ودرجم لهم ولاده أمدلا هجار ولاده إيوا مافيا ودندلن إيوا زحاكين يودلن إيوا بيغانا پرستن تقرون وخو هاوڕێیان ئەو کاتان باش دووبارە لە ئەڵقەی سێەم لە بەرنامەیەک لەسەر لاپەڕێژ شادراوە و پرشنگداری شاری هەولێر کە لەگەڵ سێ برادەری خۆشەویست کاک گۆرانی دەنگەکان کە لە ڕێکخراوی ڕۆڵی کۆمەنیست و بێکاران بوو، کاک عەلی سیاسی کە لە هەوێ هەموو حیزبەکان هەموو ئەو ڕێکخراوانەی لە جیفان بوو من و کاک عەلی ئەندامی زۆربەی ڕێکخراوەکان بووین، ئاوەران فالەکان سەردەم کاک دەشتی بەرزەواریان کاک دەشتی مسەوار کە لە هەولێر بەناوبانگ بوو ناوەندی ڕۆشنبیری سەردەم. ئەمە بەرنامەیەکی مێژوویە بۆیە هاوڕێیان لە بەشەکانی تر لە دوای ڕاپەڕینەوە دەستمان پێ کرد، هاتین باز لە فیلکەی چەپمان کرد، باسمان لە ناوەندی سەردەم کرد. ئێستا دێنە سار ڕێکخراوی ئاوەرە و ئەنفالەکان. کاک عەلی لە ئەڵقەی دووەمدا بەشێکی باس کرد. کاک عەلی ئەگەر بۆمان باز بکە، یعنی ڕێکخراوی ئاوەرە و ئەنفالەکان کە دروستان کرد چۆن چاردەی چارە کە بۆ ئەو ڕۆژە مێژوویە لە هەولێر تۆمار کراوە، ئەو کارە گرنگانەی کردتان چی بوو؟ بفەرموو. سەرەتا باسم کرد حەزەکەم یەک شتێ دووبارە بکەمەوەش ئەوەیە کە ئەو ئیشە باشانەی کردمان درێژەی کۆمەڵەی ئاوارەکان و ئەزمونێ بوو لە هەموو ئێوەی بەڕێزەوە، یعنی ئەگە سەردەم کاک دەشتی و سەرکەش و ئەو هونەرمەندانە کاک گۆران کۆمەڵەی ئاوارەکان بە تایبەتی شاپور ئەگەر ئەو تەئسیرات و هاندان و شتانەی نەبووە، یعنی منی شتیانەوە فێر نەبوومە، شتی عەمەلی نەکشتی نەزەری نامانەتوانێ ئەو ئیشانە بکەین. کۆمەڵەی ئاوارەکان گوتم پێشتر من هەر بەخۆم لە 92 ئەو ئیشانەم کردبوو هاوکاری و کۆمەک و ئەم شتانە، بەڵام بیرمان لەوە کردو کە ڕێکخراوە بۆ ئیشە دروستکەین کە ڕێکخراوەکەمان دروست کرد. من زیاتر کەوتمە ژێر کاریگەری ڕۆژی هەڵەبجەوە 16 فێر، چۆن ڕۆژێکی بۆ ئەنفالیش بۆ ئەم ڕۆژە هەبێت. ئیتر ئەم لا ئەولا چواردەی پێشتر ساڵی پێشتر لە گەرمیان چواردەی فێ کرابەوە لە کوردستانیە بە ڕێزێک بە ناوی ئەحمەدی ڕەحمانی خانی بابەتێکی نووسی وایە کرێت چواردەی چوار بێتە ڕۆژی ئەنفال. ئیترەمانێن ئەوان هەر یادیان کردووە نەگەوەی کە بیسەپێنن بەسەر دەسەڵاتە. ئێمە هاتین ئیشمان لەسەرەوە کرد، یەکەم بەیاننامە بۆ ڕۆژی ئەنفال ئێمە نووسیمان بڵاومان کردو، بەیاننامە لەو ڕۆژەیە بە بۆنەی ڕۆژی ئەنفالەوە هاتین کۆمەڵە ئیشی باشمان کرد. یەک وەکو خۆی گوتت بە پێ سەردانی هەموو جەریدەکانم کرد کە لە چواردەی چوار مانشێتەکەتان بکەنن ڕۆژی ئەنفال، بەیاننامەکەمان بۆ بڵاوکردنەوە، نازانم چی بکەن. ئەمە دوای ئیشەکان کە لە سەردەم کردمان کۆبوونەوەمان کرد، لێژنەمان تەشکیل کرد، هەموو ئیشانە، یعنی دوای ئەوە کاتە سەر شتە عەمەلێکە سەردانیامان کرد. حتا ڕێگەی کورد بۆ من پێشتر گەڕاوم هەموو جەریدەکان، هیچ جەریدەیەک تا ئەو ساڵی ئێمە چواردەی چوار نێبوو تۆ ڕۆژی ئەنفال، هەمووی ئیشی حیزبایەتی و میزبایەتی خۆیان هەبووە. ڕێگەی کوردستان کردی ڕەش و چوار ئاڵای ئازادی ئەو ئارمەی کە محەممەد ئیسماعیل درستی کردبوو ئەوی لەسەر سەرەوەدانا، ئەوەی کاک دەشتی باسی کرد هونەرمەند محەممەد ئیسماعیل لەسەر سەرەوەداینا، یعنی ئەو ئارمەکەی بۆمان دروست کرد. چکە نابێ ناو کەسمان دەبیرچێت، هەموو ئەوەی ئیشێکی کردو من هەموو ناوەکانیم دیاری کردومانە، هەموو بەشدار بوونە، هەر ئێوەشی هەمووتیان. ئیتر ئێمە ئیشمان کرد بۆ ئەوەی ئەمە بێت. وەڵا ساڵی دوایی ئەو ساڵە سەرکەوتوو بووین لە قاعەی میدیا و ڕێپێوان و خۆپیشاندان و ساڵی دوایی جەماعەتی کۆمەڵەی ڕووناکبێری کەرکووکە بوون، جەلال جەوەر سەرپەرشتیە کرد، ئەیانەویست لێمانی تێکدەن. من چوومە لای فەلەکە دینکاکەی فێڵێکم لەوان کرد، لە حوتی مانگەوە قاعەکە مەرگرت بۆ چواردەی مانگ، هەم چواردەی مانگە مەرگرت هەم لە حوتی مانگیشەوە وەی پێش ئەوان دەست پێ بکەین. وەڵا قاعەمان مەرگرت و آخر خۆی ئەو شتانە ململانێ وایە کاکە گۆران خۆ تۆ لە ناوە شتانەیە گەورە بووینە. وەڵا چوین بارەگا و بارەگا گەڕاندە پێش، هەموومانی تیا بووین، نەگەوەی من بێ، یعنی پێویست ناگا بڵێم من هەموو ئەوەی کە گشتی گردە بوو، ئەگەر ئەو خەڵکە لە پشتت نەبێت تۆ هیچ پێ ناکرێت. ئەگەر من پێشتر لە کۆمەڵەی ئاوارەکان فێر نەبوومایە و جورئەت لە شاپور و لەمانەوە جورئەت فێر نەبوومایە نامەتوانێ ئەو ئیشانە بکەم کە یعنی بەسەر بەخۆی و بە ئازایەتی هەر هەمووتان تەئسیرتان هەبووە. ئیتر چوین داوامان لە هەموو حیزب ڕێکخراوێ کرد بەیاننامە دەرکات و لافیتە بێنێ لە بەردەم میدیادانی، ئەوە بۆ ئاگادار بوویت، لافیتە گەیشتە ناو بازار، لافیتە لەم لاوە گەیشتە فلکەی
زعیم نازانم چی دنیا و بنیا بۆ لافیتە قەت هەولێر ئەوەندە لافیتەی بەخۆیەوە نەبینیوە ئەوەیەکێ لە ئیشە سەرکەوتەکانمان خاڵێکی ترەوە بوو داوامان لە حیزبەکان کرد بەیاننامە دەرکرد کاکاوای برات تەسیری لە 17 حیزب و 7 حیزب و لە بارەکەیەوە کۆبوونەوەوان بەیاننامەیەکیان دەرکرد حیزبەکان تر وردە بەیاننامەیان دەرکرد بەبیرم دێ یەکگرتووی ئیسلامی بەیاننامەیە یان دەرگوتیان ئەنفال بەکارمێنن جینۆساید بەکاربێن یعنی ئەوانیش لە فستیڤال یەکەمیشە ئەو عەبدوڕەحمان سیدیق قات کۆڕی گێڕا یعنی یەکگرتووی ئیسلامی بەڕاستی لەگەڵمانە بوون لەگەڵ فستیڤالەیە تۆ من کەسێک نە یەکگرتووم نەیچم وەڵا حەز ناکەم لە مۆزەمبیقیش دەرچن بۆ حکوم بەڵام لەو فستیڤالەیە لەو یادەیە لەگەڵمانە بوون بە هەموو نەوعێک ڕاست ئەیتر ئێمە یادەکەمان کردەوە کە جەماعەتی کۆمەڵی ڕووناگیری سەیریان کردی چیان بۆ نەماوە حاوتی مانگ دەستمان پێ کردووە تا 14 مانگ هیچ نامێنێت تا 14 مانگ هیچ نامێنێت 14 مانگیشمان گرتووە وەڵا هاتن بۆ مفاوەزات گوتم حتا سەیریکە نەفەر هەیە زۆر دۆستم ئێستا حەز ناکەم ناوی بێنم چوونە بنە سەڵاوە بۆی ئیجازەکەمان لێ وەرگرنەوە چۆنە بێت ئەمانە بە ناوی ئەنفالەوە ئیجازە وەرگرن نابێ ئیجازە بەناو ئەمانەوە بێت چکە ئیجازەکەی ئەمە ئیجازەیەک وەکو ڕێکخراوە گەورەکانەوە 30 کەس تەقدیممان کردبوو بۆ هین نابێ ئەمانە چۆنە بێ ئەمانە بە ناوی ئەنفالەوە ئیجازەیان پێ بێت وەڵی تر ئەوە بوو دووەم ڕۆژ قاعیان لێمان سەندەوە هاتن سەوڵەی بەدر ئەم مەجلسە عەلایان هێنا کۆڕیان تیاگێڕا وەڵا شەو لافیتیان عیبنەوێ پیس کرابوو هەتا پیسایی پێوە کرابوو ڕۆژ دوایی منوا لە عەلوە دەوامەکەم لەگەڵ ڕزگار مام عومەرە نەقیب خۆشەوی هەبوو نەقیب خۆشەوی هات هەر لەو لاتکەکەی خۆمەوە پرسیاری لە حەماڵە کرد وەرە عەلی سیاسی کامەیە وەڵا کاکە من سوار پاسکیر بووم و ڕۆیشتم بۆ ماڵەوە لافیتەی سەوڵەی بەدر تێک درابوو شەو وەڵی تر دوایی کۆمەڵەی ژینیان هێنا بۆ ئەوەی هین کەم ئەندامان قاعیان لێمان سەندەوە هۆڵی مەرسەمەکەیان لێمان سەندەوە نانێشتیت ئیشێ بکەین ئێمە نانێت ئیشێ بکەین وەڵی تر پێشتر ئێمە چوینە شەقلاوە بۆی فستیڤاڵی لەوێ بکەین ئەم مامۆستا سەعید ناکامە مامۆستا سەعید ناکامان کردووە بە سەرپەرشتیاری فستیڤاڵەکەی ئەوێ مامۆستا خەلیێر ئەوەی هەولێر بوو مەسئولی ئەوەی هەولێر بوو يعني سەرپەرشتی دوو پیاوی پیرماندانا وە سەرپەرشتی حتا خوشتێکی کەماڵ فوات وازانای عالیەخان بۆ ئەویشمانە لێشنەکە دانابوو لەوێ وەڵی تر ئێمە چوینە وەکو کاکدەشتێرێ ئەو وەختە پارتی چالاکێکمانە کرد لە هەولێر پارتی کردە هەرا خۆ منیش لە خۆپیشاندانەکەی هەولێر لە ڕادیۆی خوێندەوە لە تەلەڤیزیۆنی خوێنێتەوە عەلی سیاسی واوە هەر هاتنەوە هەولێر کاکدەشتی لە دارەتوو یەکەم کەس منیان کرد هەر لە هەولێرەوە بە دواماگەڕان بە دوای مام ڕەنجەڕۆیاگەڕان ئەم مام ڕەنجەڕۆ سەگ بابە لە کوێیەکیەیە وەڵی تر ئەوە بوو فستیڤالەکەیان لێمان تێکدا بەیاننامەیەکمان دەرکرد دژیان فستیڤاڵیان لێمان تێکدا یەک دوو کۆڕمان گێڕا و دوایی تێکیاندا کۆمەڵی ڕووناگیری کۆمەڵایەتی کەرکوو ئیتر دوایی ئەوە خۆشیان سەرکەوتوو نەبوو لەبەرەوەی ئێمە خۆتەزانی هەموو شتێکی مەرغوب مەمنوع مەرغوبە ئێمە بووینە مەمنوعەکە وان بوونە مەرعینەکە دەسەڵاتەکار کۆڕەکانیان 12 کە زیاتر ناچۆنایەوە ئیشەکەی ئێمە سەری گرتەوە ساڵە ئیتر ئەو ساڵە شوڕشەوقێکی زۆرماندا بە یادی ئەنفال زۆرترین بەیاننامە زۆرترین مانشێتی جەریدەکان زۆرترین دەستگای ڕاگەیاندن زۆرترین لافیتە حتا ژوورەوە ناو قاعەی میدیا هەمووی لافیتە بوو جا من نوکتەی خۆششتان با بجێژڕەوە هەروەکەوەی کاکدەشتی منیش چوومە لای پەکەکە کە دوو کۆڕمان وایان داناوە دوو کۆڕ قابەت پارەی هینەکەی خۆیان بدەن قاعەکەی خۆیان بدەن گوتیان ئێمە لە یارمەتی مادی شتێکی زۆر گرنگترمان بۆتان داناوە یەکێکی کاکام من هەوڕە کامەران پێکەوە اختیفاوینە لە ئەنفالەکانە لە ماڵیان ماومەتەوە لە دوای ئەنفال و منفال لە هیرانومانە گوتی شتێکی زۆر بەهام بۆتان داناوە لە پارەگە لێ مهمترە وەڵا بەها عەلاقەیەکیان زەرفێکیاندایە دەستەوە مام گەشتی ئەو زەرفە بۆرەکان خۆم پێ نەگیرە هەر دەستێنەرەوتم بیکەوە بەدرەدین بیکەوە بەدرەدینم لەگەڵا بوو وەڵا کردمانەوە یەک عەلەمێکی کوردستان ئەو سێ نەوعەکەی خۆیانی تیا بوو چوومەوە وەکیانی گوتم من چی لەمە بکەم گوتم من چی لەمە بکەم گوتیان هەڵی واسەوە عەلەمی کوردستانە گوتم کاکە گیان من قاعەم گرتووە من لافیتە ئەەکەم
من بەیاننامە دەرەکەم من فستیڤاڵەکەین ئێمە پێویستمان بە پارەی کوڕەکانی خۆتانمان بدەنەوە نەک ئەم ئاڵایە بدەنێ نەیاندا وەلحاصل یادیان بەخێر مەبەستم لەوەیە یعنی ئیشەکەمان ئەوها بردە سەر و فستیڤاڵیشمان لێ تێکدرا بەڵام ئەو ساڵە توانیمان یعنی 14 ساڵ دوای 14 ساڵیان 17 ساڵ بوو نازانم چەند ساڵ دوای ئەوە 2007 حکومەتی هەرێمی کوردستان بڕیار 13 ساڵ دوای ئێمە ئەوجا هاتن ڕۆژی ئەنفالیان کرد ئەنفال ئێمە بە دەردەسەری بە پارەی گیرفانی خۆمان بە ڕەزیلی ئەو هەموو هونەرمەندە و فستیڤاڵیانە کرد ئەو قەلە ڕەشە لەسەر قەڵاوە هێنامانە خوارەوە ئەو نیمەڕوانەیەش یەک لەفەیەکی فەلافلم بۆیان کڕی بە زگی برسێتی ئەو هەموو گەنجە دەیان کەس لەوێ ئیشێکرد ئەهات و ئەچوو ئیبداعی هونەریانە کرد ئیبداعی نازانچیانە کرد یعنی حەماست یعنی ئێمە هەمومان شەریکین لەو باوە خۆ من نووسیوە بەس ناو خۆم نەنووسیوە چێ بەشداری ئەو ئیشەیە کردووە یعنی ناو منیتیانە باوەڕکە ناو منیتیانە بەس هەر هەمووی بەشداری بوون و ئازانی چیە ئیشەکە ئەوەیە ئەو ئیشانە هەمووی گرێدراوی یەکتریە بێکاران ئەوها لە تەنیشتەوەها ئازانە بوونایان کۆمەڵی ئاوارەکان ئەوها ئازانە بوونایە یانەوە حیزانەوەها ئازانە بوو یان شتیان لێوە فێر نەبوویتایە چکە ئێمە لە ژینگەیەکە پەروەردە بووین ژینگەکە هەموو ئەو خەڵکە بە دڵسۆزی یعنی مەجبور وی شتی لێوە فێر بوویت مەجبور ویت من ناڵێمەکەم خۆپشاندانی ئاوار کۆمەڵی ئاوارەکان بەشداریم کرد گەنجێک شاپور لە پێشەوە سەماعە دەڕوا من پێم ئای بوو سەماعە بگرمە دەستمەوە گەنجێکت دەبینی قازنادرە چێت بە زۆر ئەتێدە ناو جامعەکەەوە کۆڕە یێڕێت من نەمەوێرا و ئیشانە بکەم ینی یان سەردەم یان کاگۆران و بێکاران عەبدوڕەحمان مەولود مامۆستای بووە هەمومان مەبەستم یعنی هەمووی ئەمانە بە هەمووی پێکەوە قوتابخانەیەکی دیاریکراو بوون ئەوەی کە ئێمە هەموو بتوانین لەو قوتابخانەیە پەروەردە بین و شت فێر بین بۆیە بەڕاستی من قەرزارباری هەمووتانم یعنی قەرزارباری ئێوە و ئەوانەشی کە ئێستا لێرە نین لە هەر هەمووی ئەگەر ناڵە شعری بۆ من نەگوتایە ئەگەر نازانم کێ چیرۆکی کەریمۆک ئەم هەموو ئیشەی نەکردای ئەگەر لالۆ ڕەنجە بەزگی برسێتی ئەم ئیشانەی نەکردای ئەگەر دەشتی وای نەکردای ئەگەر هەردی ئازایانەشتی نەکردای ئەمە ئەم ئیشانەمان پێ ناکرا هەمومانەوە بە هەمومانەوە ئیشەکانمان کرد و هەر یەکێ لەو ئیشانەش ئەوەی کردوێتی بە من نەکراوە بۆی ئەو کردوێتی ئەوە تو پێت نەکراوە بۆیە کاگۆران کردوێتی کاگۆران پێی نەکراوە بۆی ئەوە کردوێتی بۆیە ئێمە هەمومان تەواوکەر یەکترین زۆر سپاس زۆر سپاس کاک عەلیار بۆ زانیاری ئەو یادی دووەم ساڵی 95 بوو لە شەڕی ناوەخۆ بوو سەر ڕۆژێک چوینە مەسیف لەگە پارتی کردمان لەبەر یەکێتی ئەو نەسیب نەبوو شەقلاوە بوو بە سیارە دەچوین و دەهاتین بە ڕاستی ینی لەبەرەوە یەکێتی ڕێگری لێکردین کاک ئەو مخالش کەس بڵێن ینی دەبیرمان زانکۆکانی هەول ئیسلاحەدین ئەو کاتمی یەکێک لەو مینبەرە گرنگانەی تر بوو جوڵەیەکی زۆری هەبوو من بۆ خۆم لە کولەی ئاداب لە کولەی ئیدارە و اقتصاد چەندین کۆڕم کردووە یعنی ئەچوی شەڕمان دەکرد لە هەموو شوێنێکی هەولێر پێگەیەک بوو لۆ ململانێ لۆ گفتوگۆ و بەڕاستی حرەکەیەکە لە چەند دەکەس بیست کەس نەبوو سەدان کەوادیری بەتوانای تێدا هەبوو کە لە شەڕی ناوەخۆ و لە سەفەر بۆ هەندەران ئەو گروپە پانوبەرینە ڕۆی کاک دەشتی بینە سەر خاڵێکی زۆر گرنگتر کە لە سەردەم ڕۆلی باڵای هەبوو حرەکەی نووسەرەکە لە هەولێر ئەوە بوو کە خۆیان دەستێن تاڵەبانی و هەتا سەرۆکی نەتەوەیەک گرتوەکانی ئەو کاتیشی هێنایە سەخەت کۆفی ئەنان بوو بزانم ئەگەر هەڵە نەبوو کۆفی ئەنان بوو بەیاننامەیان بەوانیش دەرکرد کە دەور هەبێ لەسەر ڕاگرتنی شەڕی ناوەخۆ چەند مانگێک بوو تێپەڕی بوو بە چەندین ئەو شاری هەولێرە ئەو سنتەرە پڕی خەڵک بوو کەمێک باسی چرون و نووسەرەکەمان بۆ بکەی کە ئەوەش دەورەی کاریگەرتان هەبوو سەردەم پێگەی مەسەڵەن سەردەم انطلاقی ئەو جوڵانەی پێدەکرا لەوێ کۆبوونەوە دەکرا بڕیار دەدرا داهاتنە ناوشتان بەڵێ دەستخۆش من پێشەوەی باسی چرون و نووسەرەکە بکەم من پێم خۆشە باسی عەلی سیاسی بکەم کە ئەو با بڵێن شانۆ سەرشەقانەی ڕێخست لە سەردەمەوە بۆ
بۆ هۆڵی میدیا بەڕاستی علی لەگەڵەوەی کە ڕێخەری با بڵێن ئەو ڕێڕەوە بوو وای کرد خەڵکی سەرجادە بەشداری لە شانۆیە بکەن کە شانۆیەکی بێ سیناریۆ بێ پێشەکی یعنی کۆمەڵی خەڵکی هێنا وەکو دیل کۆمەڵێک کەشی هێنا وەکو جەلادی باسیەکان لە جادە دەڕۆشتن خەڵک لە ڕێگا بەگەرمان دەکەوتن و دەبوون بە زەحیە ئەتا ئەوە بوو من وەکو وێنەگر ڕسمم دەگرت لەگەڵیان دەڕۆشتم من هەستم کرد خۆم یەکێکم لە زەحیەکان دەگریام ینی لەگەڵەوەی کە ڕسم دەگرت دەگریام فکرەی لالۆ و نێهات جامی عەفوەن فکرەی نێهات جامی و لالۆ بوو لالۆ ئەو دوانە بوو لەگەڵ تەحسین ئەمن چونکە با بڵێن لە ڕێگا پێتان گەیشتم فکرەکە بەی تۆ تێگەیشت بوو ئێستا ژوامزانی تۆیە ئیدی خەڵکێک لە شیراتۆن ئەوانەی ئاوارەکانی کەرکوب لە شیراتۆن ببوونشتە جێبوون هات نەخوارێ کە خەڵکیاندی لەسەر جادا ئەوانیش بە شین و شەپۆڕ پێشوازیان لە ڕێڕەوەکە کرد تا چۆناو قاعەی میدیا و لە قاعەی میدیاش شانۆگەریەکە ئەوەی کاکعالی باسی کرد دەست کرد دێنەوە سەر بابەتی خۆسووتان نووسین و نووسەرەکە لێوێ ڕادەستی پێ دەکەم فەرهاد پیرباڵ کە لە فڕەنسا هاتەوە گەنجێکی بەتوانای پڕ لە ئەفکاری نوێ بەنسبەت ئەوسای کوردستان کۆمەڵک ئەفکاری فڕەنسای پێبووی ئەوروپای پێبوو کۆمەڵک تەجروبەی بینی بوو کۆمەڵک شتی کرد بەڵام بیرمان نەچێت سەردەم پێشوازی لە فەرهاد پیرباڵ کردو یەکەم جار ئێمە بە شانازیەوە دەڵێن ئێمە فەرهاد پیرباڵمان سەردەم فەرهاد پیرباڵی بە هەولێر ناساندەوە بەڕاستی چکاتا فەرهاد پیرباڵ نهاتە سەردەم و کۆڕ و سیمیناری نەجێرا خەڵک فەرهاد پیرباڵی نەدەناست سەراح لێوێەوە دەنگی خۆی بە خەڵک گەیان پاش ئەوەی کە دیتمان فەرهاد پیرباڵ ئارائی جیاوازە فکری جیاوازە قسەی جیاوازی هەیە لە مناسبەیەکی بچووکیش بە بانگمان دەکرد لە هەموو جارێکیش بەڕاستی ئەفکاری تازەی پێبوو لەسەر مەسەلەی کۆبوونەوە بۆ ئەوەی دژی شەرچ بکەین بانگی فەرهاد پیرباڵمان کە فەرهاد پیرباڵ گوتی پێویستە کۆمەڵێک نووسەر و شاعیر کۆ ببنەوە بۆ ئەوەی هەندێک ئەفکاری تازەمەیە پێیان بڵێن ئیدر ئەو بوو بڕیاردرا کۆبوونەوەکەی لە مقڕی حزبی زەحمەت کێشان بکرێگەر هەڵە نەبم لە مقڕی حزبی زەحمەت کێشان فەرهاد پیرباڵ پێشنیازی ئەوەی کرد کە هەموو نووسەر و شاعیرەکان دژی شەڕ خۆیان بستێنن ینی هەتا قسەی ئەوەش کرا ئەی ئەگەر دەسەڵات هیچی نەکرد و با بڵێن ئەمە دەبی خۆمان بستێنین یعنی لە کۆتاییدا بڵێن کاکە ئەمە کوان کۆ بمە ڕادەبێت لەمەش بم خۆمانە ئیتر بەڵام بەجددی ئەستا ئێمە زۆر گەنج ینی ئەمە مانەعاتمان نەبوو خۆشمان بستێنین بەڵام شەڕەکە ڕابووست ئیتر بڕیاردرا و ڕۆژەکە دیاری کرا بزدەبت ڕۆژەکەم لە بیر نەما لەوانێ هاوڕێ علی ڕۆژەکەی بزدەبت لە بیر بێت من و کەریم سەرکەش و هەردی مایکرۆف بۆ ماوەی نیو سەعات لە ناو بازار سوورانەوە بەنای نیو سەعات ینی نیو سەعاتی زیاتر نەبێت ڕوابکە هەموو هەولێر هاتە بەردەمی پارێزگا وتمان پاشی یەک سەعاتی دیکە کۆمەڵێک نووسەر و ئەدیب و شاعیر خۆیان دەستێنم نە تەلەڤیزیۆنێک ئاگادارکرا بۆ نەڕاگەاند نەبوو نە ڕۆژنامەلەی شوێنێک بەڵام نەکرا تەنها بە مایکرۆف لە ناو بازار گەڕاین لە بیرمە جارێک کەریم بانگی دەکرد جارێک من زانیم هەردی ینی ئێستاوە بزانم سیارەکە ئەگەر غەڵەت نەبم سیارەکەی من بۆ هەردی لی دەخۆت ئەگەر غەڵەت نەبم بزەبت لە بیرم نمایە وەڵحاصڵ خەڵکێکی یەکجار زۆر بێشمار کۆبووە ینی من کە مەدامم ئەو هەواڵەی بیست هات ینی باوشی لێدا بووم بە فعلی دەیگوتە تو خۆت دەسووتێنی وا حەماز بوو وا حەماز ئێمەی گرت بوو قەناعەتی کولیان بوو کە
ئێمە خۆمان دۆستێنین ئەوە بوو با بڵێن حکوومەت هاتە سەرخەدیەکێتی من تێدا گفتوگۆ بکەین لەگەڵ پارتی لەسەر ئەوەی بەزەنگۆ کەتان ڕابگرن قسە دەکەین و ئەمە گوتمان ئەمە بڕیاری نیهائیمان دەوێت ئەگەر نەخۆوان دەستێنین ئەوە بوو با بڵێن UN هات UN بەساری UN هاتە بەردەمی پارێزگا حەریق بوو حەقیان هینا بوودان نابوو هەرچی خەڵکی بازار هەبوو هەموو دوکانەکانیان داخست ئەیادی فۆتۆگراف یەک دوو ڕسمی زۆر جوانی هەولێری گرتی ئەو سەردەمە ئێستاش ماوێتی لەسەر قەڵات لەسەر دیواری قەڵات هەتا ئەو خۆڵەش دێ خوارێ خەڵک بووە تا دەگەیتە بەر دەرگای سینەمەی ئەسلاحەدین لای سینەمە ئەسلاحەدینەوە تا بازاری بڵێن لای باتە ئەو هەموو خەڵک ینی من پێم وایە بە مێژووی شاری هەولێر کۆبوونەوەی وها گەورە نەبوو ناژبیتەوە جانشکە و لە هیچ شارێکیش کۆبوونەوەی ئەوە جەماوەری وا گەورە ڕووی نەداوە بەرحەڵ فەرهاد پیرباڵ لاقیتەکەیەوە گرت و کۆمەڵێک قسەی کرد ئێستا بەڕاستی قسەکانم لەبیر نەمایە ئەو بتلێکی پێبوون جا نازانم نەوت بوو یا ئاوا بوو بەخۆی لاکرد دیگوت خاتەم دەنێ کۆمەڵێک گەنج بەلاماریاندا و لەسەر مەنەسەکە هێنانە خوارێ بردیانە ناو خەڵکی بەسەر شانی خۆیان دا گێڕا بەڵام لە کۆتاییدا شەڕەکە ینی شەڕەکە بەردەوام بوو ینی شەڕەکە نەوەستا ئەمە ئەو بەڵام من پێم خۆشە لەسەر سەردەم هەندێک شتی بکەنێ کە لەبیر نەکرێ یاخود ڕۆڵی هەندێک کەسێ بەڕاستی لەبیر نەکرێ ئەویش مەستا ئارەزوو بەڕاستی ئەو یەکێک بوو لەو کەسانێک کە بەجددی لە خزمەتی ناوەندی ڕۆشنبیری سەدە بەتوانە موزیکەکەی دەورەیەکی کردبەوە بۆ هەرچی ئەوانەی کە حەزیان لە مۆسیقا هەیە قوڵێکی مۆسیقای کردبەوە شتی بۆ بزانم بە خۆیان شتێکی ڕەمزیان دەدا مامۆستا ئارەزوو ئەگەر غەڵەت نەبم جگەلەوەی کەمان قوڵمان کردبووە بۆ زمانی ئینگلیزی و ڕوسیش زمانی عەرەبی ئەگەر غەڵەت نەبم ئەو کوڕەی زمانی ڕوسیەکە ناوی مامۆستا بەختیار بوو من هەر لێوە حەزم کرد لە زمان و فەرهەنگی ڕووسی کە دواتریش سەردانێکی ڕووسیام کرد کۆمەڵێک شتی ڕووسی فێر بووم بەڕاستی لێ سوودم لێوەرگرت دەگەڕێتەوە سەر ئەوەی کە کۆمەڵێک ئەدیب و ڕۆشنبیری زۆر گەورە هەبوون ئەگەرچی کەم دەهاتنەوێ بەڵام کە دەهاتن قورسایی و سەیفینی خۆیان هەبوو یەک لەوانە مامۆستا محەممەد عارف ڕۆحی شاد بێ مامۆستا معروف قەزنەدار کە دەهاتن هەستمان دەکرد سەردام پێگەیەکی گەورەی هەیە ناو شاری هەولێر ڕۆڵێکی چاچەیە خەڵکێکی زۆر حسابی بۆ دەکەن ئەمە جگەلەوەی مەسەلەن هەمیشە پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری باش بووە چ لە سەردەمی یەکێتی چ لە سەردەمی پارتیشدا لە سەردەمی یەکێتی کاتێکە شێرکۆبێکەس وەزیر بوو پاشەوەی لە ئەوروپا هاتەوە سەردانی کردین و لەگەڵمان دانیشتن وێنەکانیش ڕاستیەکە دەستەلمێنن دوای مامۆستا جەمال عەبدول هات ئێمە لە با بڵێن لەبەرەوەی کۆمەڵی خەڵک هەبوو بەڕاستی دژی ناوەندی ڕۆشنبیری سەردەم بوون لە ئەوە فکرە بۆ گەنێکی خوانەوە پێیان وا بوو ئەوە سنتەرێکە بۆ فسق و فەساد و بەڵاوکردنەوەی ئیلحاد و بێدینی و کۆمەڵێک شتی لەو بابەتیان لە خاڵخۆن داهاتن لەسەر دیواری ناوەندی ڕۆشنبیری سەردەم دەنووسی ئیلها سەردەم ئەمە شۆک و مامۆستا گۆران وتی وەکو چەپەکان پەمپێکمان دایمان دەبا بەدەستەوە بیت بە ڕەشی بکەینەوە باخکەی جێباخیان شەوانە بە گولە لە تانچەکاندا ئاوەکەی بەتاڵ دەبوو بانی لە حیمان دەگرێت بۆ شەیدەم دە گولەیەشکیان پێوە دەنا ینی ئەم جۆرە بێزارکردنە هەبوو بەرامبەر بێن بەڵام ئەمە لەبەرەوەی خەڵکێکی زۆر پشتگیرمامونە دەستەمینەوە نەدەشترسان ینی هەندێک شتی کەشە و مەسەلەن لاوانەیە خەڵک یاخود ئێوەش نەزانن ئەمە فشاری زۆری حزبیمان لەسەر بوو کە ببین بە
لانی حزبی ینی ناوی مەسئولێک نانم مەسئولێک مباشر گوتی ئەگەر گوتمان هاوکاریمان بکەم گوتی ئەوە بۆ سەر بێنین هاوکاریان گوتمان باشە ئەوە تەرەفەکەیت کرد 500 نەردە ئێوە 500 نەردن 1000 دەمان بدرێن وتیان ئەگەر ئێوە سەر بێمە بن ئێمە مانگی 500 تان بدەین دەوەرن سەر بێمە نەمان ینی ئەوان ئامادە بوون ئەگەر ببین بەسەر بە حزبەکە ئەوان 500 مان بدەن بەڵام بەبێ ئەوەی نەبین بە تەرەفیلان یان لە ئەنگلیان یان سەر باوان ئامادە نەبوون 10 دیناری ینی ئەو گرفتانەمان هەبوو هەمیشە دواتریش کە سیوێشی ئاپار بەداخەوە هەردی ڕۆی و کەریم سەرکەش ڕۆی سۆنیا ڕۆی من بە تەنیا مامەوە بەڕاستی زۆر قرس بوو من و کاک عەبدوڵڵا ماینەوە و بڕیارێش وا کاک کەنعان گوتی کاکە ئێمە چیکە عەقدتان بە نوێ ناکەوە لە وەزارەت ئەمر هاتووە کە ناوەندی ڕۆژ سەردەم عەقدی بۆ نەکرێتەوە شوێنەکە داکەن ئێمەش چین لەگەڵ کاک فەلە قسەمان کرد هەوڵمان هاوکارمان درۆ بوو 6 مانگی بۆ درێژ کردینەوە بۆی هەتا شوێنێک دۆزینەوە ئەم سەر و ئەو سەر 6 مانگ عەقدەکەمان نوێ کردەوە منەظەمەیەکی فڕەنسیە بوو بەناوی منەظەمەی TDC مستەر غیمی سەرۆکی منەظەمەکە بوو قسەمان لەگەڵیان کرد هاتنە ناوەندی ڕۆشنبیری سەردەم شوێنەکان بینی و گوتمانەوە هەر هاوکاری ڕۆشنبیری یەکەم چکە سنتەرێکیان لە سلێمانی کردبەوە سنتەرێکی ڕۆشنبیریان کردبەوە کوڕێک لەوێ سەرپەرش لە کوڕێکی سلێمانی بوو سەرپەرشتی دەکرد ئێمە گوتمان ئەوە لە جیاتی پارە سەرفکەنەوە و سنتەرێکی وەکو سلێمانی دانێن لە هەولێر ئێمە هەموو شتێکمان هەیە ئەوە تەنها لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری قسە بکەن سنتەرەکە دانەخەن و مانگانەش ئێمە کەسێکمان هەیە لە کتێبخانە مانگی 500 دەینێ کەسێکمان هەیە ئێرە پاک دەکاتەوە 300 نای دەینێ دوو حرسمان هەیە یەکی 200 ناریان دەدەینێ ئەگەر ئەو مەسرفانەمان بۆ بکەن ئەوان کە ئێمە خۆبەخشانە من خۆبەخشانە شوێنەکەتان بۆ بەڕێوە دەبم هیچ پارەشمان لەگەڵ مستەر غیمی قسەمان کرد مەبدەئیان ڕێککەوتی گوتی بەس دەبی بێ لە سلێمانی دێن قسە دەکەین جارێکی تر چۆنیەتی میکانیزمی ڕێکەوت ئەوە بوو ئەو وەختە شەڕی نێوان یەکێکی زۆر گەرم بوو ڕێ نەبوو بەڕاست نەمدەزانی چۆن ڕێ بچمەوە ئەو بەڕێی واستای خزمێک کونێکی بۆ دۆزیمەوە چوومە سلێمانی لێ ئەو مجازە فێم کرد مستەر غیمین بینی پاش ئەوەی هەموو شتێکمان بڕاندەوە و مستەر غیمی نووساوێکی بۆ وەزارەتی ڕۆشنبیری نووسین نووساوەکە تا ئێستاش پاراستومە لای خۆمە داوا لە بەڕێز وەزیر ڕۆشنبیری دەکات کە ئەو سنتەرە دانەخرێت تا ئەو خۆی دێ عەقدێکیان لەگەڵ دەکات بە ناوی ڕێکخراوی TDC فڕەنسی ئەو سنتەرە دەبێتە شێک لەو ڕێکخراوە ناوەندی ڕۆشنبیری سێدەم چی تر ناوەندێکی ئەوە نییە بابڵم سەر بە خۆ بێ دەبێتە بە بەشێک لە ڕێکخراوی TDC فڕەنسی گوتی من دەچمە زاخۆ وەرە پێکەوە دەچینە زاخۆ و شەولۆی دەبین و بەیانی دەگرێنەوە لێر و پێکەوە چین لای وەزیر ڕۆشنبیری ئەمیش گوتم ناوەڵە ئەمن لەبەرەوەی سەردەم بەڕاستی چۆلە کەسی ئێستا بە تایبەتی ئێستا زۆر زۆرورە من لێبم من دەچمەوە مادەم تۆ سبەی دێوە من هەردەری ئەوڕۆ بەڕێمەوە تۆ ئەڕۆ دەڕۆی سبەی شەو لە دێوە داخەت دوو سبەی دەگەیەوە یان نا ئیتر هاتمەوە هەولێر بۆ ڕۆژی دووەم مستەر غیمی نەهات قەراروا بوو بێ بۆ ڕۆژی سێم ئەمن چوومە لای گوتم نەوە دایقان چووکە ڕاستی دوو ڕۆژمان مابوو دابێت چوومە لای ئەمن کاکە بڵاچون لای بەلەکەدین کاکەی ئەوە بوو با بڵێن چوونەکەمان ڕسمی بوو لە ڕۆژنامەی ئەوەختەی هەرێم بەناویش بووە بە ڕسمی پێشوازی لێ بەلەکەدین کاکەی ئەمیش وەرەقەکەمدا دەستی گوتم ئەوە مەهم بە ئینگلیزیان بە فڕەنسی ئەگەر غەڵەت نەبم بە عەرەبیش لە بنەوە تۆزە شتێکی لێ نووسراوە گوتم ئەوە نامەی مستەر غیمیە
کە دەکا مستەڕیمی بۆ بەڕێستان ئەمیش کە نامەکەی خوێندەوە وتی وەڵاهی زۆر بەداخەوە میشتم بۆ بەداخەوە مامزانی ڕەتی نامەکەی مستەرغیمی دەکەتەوە وتی هەر ئێستا هەواڵم پێگەی مستەرغیمی لە گەڕانەوەی بە هەولێر لە ڕێگا وەرگەڕاوە سیارەکەی مردووە ئیتر کە ئەو هەواڵی پێوتم بەڕاستی کورد دەڵێ ئەژنۆم شکا ینی باوکشم بە مردایە هەرەوەندەم تەسیر دەبوو زۆر بتەسیر ینی فەلەکەدین کاکەی هەستی بەم تەنگوتی بۆ ئەوەندە ڕەفیقت بڕوادەکەی سێ جار بە دانیشتن دیومە هاتۆتە سەردەم ڕۆیوە بەڵام بە قسە دانیشتن سێ جار بەڵام ئەوە هەموو مەشروعەکەیمە هەڵدەوەشێتەوە لەگەڵی ناوەندی ڕۆشنبیری سەردەمیشان دەوەشێتەوە وتی محاولەیەک دەکەین بۆ ئەوەی دانەخرێت ئەو بوو دیسان 6 مانگ کەشی پێداینەوە فەلەکەدین کاکەی بۆی دانەخرێ بەڵام دواتر یاربوو زەختیان لە فەلەکەدین کاکەی کردبوو بەڕاستی عەدنان پێوتم وتی زەخت لە فەلەکەدین کراوە فەلەکەدین کاکەی وتی زەختم لێ کراوە ئەوانیش خەڵک دێنە لای من خەڵکم پێوە دەنێن ئێمەش خەڵکمان ئەنی خەڵکی ناو حەزب و خەڵکی ڕۆشنبیر و ئەوە من ئەنی بە عەدنان مفتی دەنی کە ئەوێ دانەخە وتی کاکە ئێمە ناتوانین دەبێت ئێوە ئەو شوێنە دابکەن دەسن لە شوێنشکە بەناوشکە لە جێشکە دیکەنەوە ئێمە حەقمانیە بەڵام ئەو شوێنەتان نادێنین چکە دەبێت ناوەندی ڕۆشنبیری سەردەم دابکرێت ئەو بوو ناوەندی ڕۆشنبیری سەردەم داخرا زۆر دەداخەوە من کات دەدەم بە هاوڕێکانم و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس دیارەمە لە ئەڵقەی تر زۆر سپاس کاکدوستی دێنەوە سەردەم لە دیپی کاک سەرکاش وە لێرە ڕێز و سڵامان و کاک عەبدوڵای سەردەم هەیە کە یەکێک لە ماندوونە ناسەکان بوو درۆڵی باڵای هەبوو کاک سەروەر و وتر دەڵێ کە هاوژینەکەی هەموو ئەوانەی بە سەردەم ماندی بوون بۆ ئێمە ماڵێک بوو شوێنی یەکتر بینین بوو دێنەوە سەری ئەو مەسلەیە لە ئەڵقەی تر لە بەرنامەی تر چوار ئەو 4 کەسە و 5 کەسە نین کە لێرەوینە کاک گۆران دوایی شت بینە سەر بێکارانێکی چێک لەو ڕێکخراوە فعال و ئاکتیڤانەی هەولێر بوو مێژوشی زۆر جوانی هەبوو لە هەولێر و زۆر کار و چالاکیشتان کرد مەدرسەیەک بوون ئێوەش ئەگەر کەمێک باسی بێکارام کە چۆن دروست بوو ئەو ئیشە گەورانەی کردان یان ئەو زانیاریانەی تێ قسە بکەیت چکو بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕۆین بەڵێ جارێکی سوپاس بۆیەوە من لە ڕاستیە نامێ زۆر درێژە بۆ بابەتە بدەم ینی هەوڵەدەم تەنها لەسەر مەحەتاتە گرنگەکانی ئەو ڕێکخراوەیە قسە بکەمەوانە پێشەوەش پێم خۆش وێک تعلیقێکی بچووک لەسەر قسەیەکی سێعەلی سەبارەت بە ئەوەی ئەنفالەکان دوای 13 ساڵ ئەمجا حکومەتی هەرێم هاتە سەرەوەی کە بەڕەسمی بیناسێ من پێم وایە دوای ئەو 13 ساڵەش لەژێر ئەو فشارە بوو کە لە دنیای دەرەوە ئیشکردن و بۆ قەزای ئەنفال و هەڵەبجە ڕێکخراوەی چاک دەوری گرنگی تیاگەڕا دەسەڵات لە کوردستان کاتێ هەستی کرد کۆمەڵە خەڵک کۆمەڵە ناوەند کۆمەڵە کەسایەتی هەن ئەبنە ئۆتۆریتەی گەورە لە کوردستان هەستا بۆ ئەوەی ئەم بەڕێ لە ژێر پێوان ڕاپێشێ هات قسەی لەسەر ئەنفال و هەڵاتجە کرد نەکە ئەو دەسەڵاتە بۆ یەک ڕۆژ بۆ یەک چرکە هیچ بەلایە گرنگ نییە نە ئەنفال نە هەڵەبجە چبوو خۆی بەشێک بووە لە پرۆسەی ئەنفال و هەڵەبجە بەشێکی گرنگە لەو کارە جینۆسایدە لەو تاوانە گەورەی کە بەسەر خەڵکی کوردستان هاتووە ئەوان بەشێکن لەوە بۆیە هەرگیز بۆ یەک ڕۆژ بۆ یەک چرکە من خۆش خەیاڵ نیم ئەوان ئەو قەزەیە بەڕەسمی بناسن یانی ناسێنەوەن یەکێتی بێکاران لە کاتێکە ینی هاتە بڵێن کە دروست بوو کە هەمووان ئاگداری دوای ڕاپەڕینین دوای ئەو ینی بێکاریە گەورەیە و بە تایبەت کێشانەوەی دەوائیرەکانی حکومەت ینی باعث لە دوایەوە قەرارێکی دەرکرد هەموو دەوائیرە حکومەکانی خۆی ڕاکێشایەوە لە حکومەتی هەرێم خەڵک ینی بە تەواوەتی بێکارێکی زۆر بڵاو بووە لەو کاتەیە لە 36,1992 دیارە پێش ئەوە ئیش بۆ کرا بۆی کە ئەو کۆبنەوە ڕێکخرێ ئەو کۆبنەوەی ڕێکخرا نزیکەی 50 کەسێک لە باخی گەڵکەند کۆبوونەوە
باس لە بارودۆخی بێکاران کران و بارودۆخەوەی کە لە کوردستانە گوزەرێ لێ لیژنەیەک هەڵبژێردرانی کۆمەڵە خەڵک خۆبەخشانە دەستمان بەرز کردەوە بۆی کە بتوانین ئەم پرۆژێ بەرینە ڕێوە. لیژنێکە هەڵبژێردرایتر ئەم لیژنێ لە دوایەوە ڕاگەیاندنی خۆی دەرکرد بە ناوی بزوتنەوەی بێکاریەوە لە کوردستان. ئەمە درێژەی بەکاری خۆی داوە بوو لە چایخانەی باکوور شێوەیەکی کاتی لەوێ دانیشتین داوامە لە خاوەن چایخانەکە کوردگەچێکێک مامداتێ بۆ ناونووسکردنی بێکاران. خۆشبەختانە ینی بەدەنگی داواکەمانەوە هات و لافتەیەکمان بە چایخانەی باکوورەوە لە جادەی باتە هەڵواسی بوو بۆ ناونووسکردنی بێکاران وردە وردە خەڵکە هات ناوی خۆی نووسی. لەو کاتەیە گروپێکە بوون بە ناوی پێم وایە دەستەی پرۆلیتاریا بۆ گروپی پرۆلیتاریا بوون سەلاح چاوشین لەو گروپە بوو تایپێکی خۆیان هەبوو تایپەکەی دا بە بێچێتی بێکاران بۆ تایپکردنی شتەکان کاروبارەکانی خۆیان. ئەوە بوویتر یەکێتی بێکاران دەستکرد بە ناونووسی. لە دوای ئەوەی لە چایخانی باکوور چوین لای کۆتری سەلام لەگەڵ کۆمەڵی ئاوارەکان شوقەیەکمان کرد ژوورێک بۆوان ژوورێک بۆ ئێمە لێەوە یەکێتی بێکاران کارەکانی زۆر گەورە بوونەوە. یەکێتی بێکاران لە دوایەوە ڕۆژنامەیەکیشمان دەرکرد بە ناوی دەنگی بێکارانەوە کە ئەمە ژمارەیەکی ڕۆژنامەکەیە ئەو کاتە بە دوو لاپەڕە دەرەچوو. ئەم ڕێکخراوە ئیتر دەنگدانەوەیەکی زۆر سەیر ینی دەنگدانەوەیەکی زۆر عەجایب بوو لە ڕاستی ینی بۆ خۆشمان تەوەقعەوەمان ناکرد. خەڵکێکی یەکجار زۆر بووی لە بێکارانەکە بۆ ناونووسین ناچار بووینیتر خۆشمان بۆ بارودۆخە فکرە چەپیەوە نیەیتر جەدەل لەسەر هەموو شتێ ڕۆژ تا ئێوارە ئیترەوە هەرا بوو. ئیتر لەو کۆتایی بڕیاری دروستکردنی کۆمیتە جۆراجۆرەکانماندا لە شوێنەکان هەتا بۆ قشتە بۆدارێت و بۆ زۆر شوێنەکان ئەوی بنەسڵاوە و تۆبزاوە هەموو ئەوانە بنکەمان لەو هەموو شوێنانە دروست کرد. لە سلێمانیش بە هەمان شێوە لە دوایەوە پێم وایە 5-6 مانگێک دوای یەکێتی بێکارانی هەولێر یەکێتی بێکاران لەوێش ڕاگەیەنرا. لەوێش لە دوای ئەوە یەکێتی بێکارانی هەولێر و یەکێتی بێکارانی سلێمانی یەکمان کرد بە ناوی یەکێتی بێکاران لە کوردستانەوە. یەکێتی بێکاران لە ئیتر گەشتە تا کەلار و یانی ناوچەی گەرمیان و تا ڕانیە و قەڵاتزێ و ئەوانە هەموو ڕۆشت تا هەڵەبجەش ڕۆشت. نزیکەی لە کولە ئەو ناونووسینانەی نووسیبێتمان 30,000 ناوە بوو. لەو ئیتر لێرەوە کەوتینە هینەوە ینی تەسادمەکان لەگەڵ حکومەتی هەرێمی تر تۆ خەڵکت ناونووس کردووە ئیتر ئەبێ کاتی ئەوەیە ئەم ڕێکخراوە بەرهەمی هەبێ بۆ ئەو خەڵکەی. لە دنیابینی ئێمە ئەوە بوو کە ئیتر تۆ هێزێک کۆکەیتەوە بۆی شەڕ بکەیت لە دنیابینی بێکارێک و کاتۆ ناوی خۆی نووسیوە بەرهەمی لێتەوێت ئازوقەیە دەیتێ ئیشی بۆ دۆزیتەوە چی ینی ئەو ئیتر چاوەڕێی ئەوە ناکا کە تۆ بەس خەریکە قسەبی. لە سلێمانی بڕیاری خۆپشاندانیاندا ئێمە لە هەولێر 96 بڕیاری کۆبنەوەی گشتیماندا. هەر لەگەڵ ئەم بڕیارە ئیتر ئاسایش کەی تا گۆران بەڵێ کە بڕیارێماندا ئاسایش کەوتە حاڵەتێکی زۆر هینەوە زۆر خراپەوە کە ئەو کاتە ئەمەد جیم ئاسایش لە ئینزاری جیمایە من زۆر لەو شتانەش تێناگەم. ئەوە بوو چەند هاوڕێیەکی ئێمەیان گرت لە کاتی بڵاوکردنەوەی بەیاننامەیە. ئێمە لیژنەمان بۆ سەرپەرشتی کارەکان دانابوو. ئێمە لیژنەی عەلاقات عەبدوڕەحمان مەولود و من بووین. داوای بینینی هینمان کرد. محافظی سلێم هەولێر محافظی هەولێر عەبدولموهیمن بەرزانی بوو لەو کاتێ. لە ڕاستەی کاتێک کە چوین بۆ لای یەکەم کە چوین نێشت کۆمەڵە میوانی هەبوو یەکسەر میوانەکانی جێشت چوینە ژوورێکی تایبەتەوەنێ دانیشت. ئەمە ئەو کاتە داوای گەنممانە کرد بۆ خەڵکی بێکار. کۆمەڵی گەنم درا بوو بە حکومەتی هەرێم نازانم لەکوێ هاتبوو ئەوانە ئێمەش داوای گەنم بەشە گەنمی یەکێتی بێکارانی کوردستانمانە کرد. ئەوان نەسان قسە لە کۆبنەوەک عەبدولموهیمن بەرزانی وتی وەڵڵا درۆ ناکەم ئەگەر گەنم بمێنێتەوە بەشی بێکارانی شدن. ینی مەبەست لەوەیە کاتێک کە محافظەکەوێت حاڵەتێکی ئاواوە ینی تۆ هێزی لە ڕاستیە ینی تۆ هێزی و
شارت دروست کردووە ماتینە دەرەوە لەو کاتە بە عەبدەڕەحمان وتو کە گەڕانەوتم ئەگەر هێزین با بیکەین بەس من پێم وانەیە ئێمە هێزبین لە ڕاستیە وهمێکی گەورە هەیە لای بێکاران ینی ئێمە ناکرێ ئەو ناوانە هەیە وەکو هێز سەیریکەین بەڵام ئەگەر ئەتانەوێ ئەمە بکرێ ئەگەر نا ئەبینین یانی ئەوان لە تحەشوداتی گەورانی جاوەرە ئەو بلو کاتە جەریدەی عێراق ژمارەی مەرماوە جەریدەی عێراق نووسیتی غدا تظاهرات اتحاد العاطلين في منطقة كردستان ليرو ترسێکی گەورە هەبووە تا لە سلێمانی ڕەفیقەکانمان مەجموعەی لەو ڕەفیقانەمان اختلاف کران لای ناسایشەوە ڕفێنران بێسەر و شوێن کران ینی لەو کاتەیە بۆ ماوەیەک دەمیان نەبوو ئیتر زانیمان ینی ئەم چوونە جادەی بەیانیمان هینە ینی خوێناویەکەوێتە زۆر خوێناویەکەوێتەوە ئەو ئەعلانی تەعجیلی نەکەمان کرد ئەعلانی تەعجیلی خۆپیشاندانەکەمان کرد ئەو وەکو یەک محەڵەی گرنگ لەو کارێک ئێمە لە ینی یەکێتی بێکاران لە یەکێتی لە حەقیقەتە ئەو کاتە کۆسرەت ڕەسوڵ ڕئیس وزەرا بوو نانی بۆ مێژوو بڵێن خراپ نەبوو تەعامولکردنی یەکێتی لەگەڵ هینە بەڵام خاڵێک کە قادر لەو خۆپیشاندانەی بۆ شەید ڕەوف کردمان بیرتە وەکو لجنە کە چوینە ژوورەوە من وەک یەکێتی بێکاران و شاپور وەک ئاوەرەکان جناویشتە لێ بووی نازانام ئەوکەی ترچێ بوو ئەو فەلەکە دینکاکەی لە یەکێک لە دانیشتەکان ئەوکەکان جێگیری پەرلەمان بوو ناوەکەی ئێستا لە خەیاڵ نییە هەردووکیان دانیشتبوون بەڵام ڕۆژگار هات فەلەکە دینکاکەی بۆ ئەوەی مەدحەت کاکەی کە ڕەسام بوو هەردووکیان هاتنە ماڵی ئێمە لە ماڵی ئێمە کۆبنەوە فەلەکە دین دەموچاوی منی لەبیر بووانە وتی ئای بێکاران بەخوا داخم لێتانە بەڵام خۆتان ئامادەکەن قانونی جەمعیات بەڕێوە بوو دەرچێت وتی ئەزانین چۆنەتانگری ئەو بۆ قانونی جەمعیات بەرتەسکردنەوەیکی گەورەی پێوە بوو بۆ ڕێکخراوە جەماوەریەکان لە کوردستانە ینی داوای ئیجازەیان نەکرد ئەوە نیە شەرت و شروتی زۆری تیا بووانە لە دوو ینی بەهەرحاڵ ئێمە توانیمان ئیجازەش وەربگرین لە ڕاستێک یەکێتی بین بوون یەکێتی نەرمونیانتر بوون لەو مۆزوعە لەگەڵمان و کۆسرەت ڕەسوڵ لە دانیشتێکە کە لەگەڵی وتی من بڕوان پێتانە بۆی کە چی ئەوەی ئێڵەن ئەیکەن چکە خۆم گەنج بوومە ئەوەی ویستومە کردومە بە کڵاشیکۆف هەڵم کتاوەتە سەردەبابە بڕوان وایە ئەوەی ئەمڕۆ ئێوە ئێڵەن ئەوەشەکەن ئێمە ئیجازەشمان وەرگردەوانە لەو سراعاتانەیە ئێمە نینەکەی خۆشمان گواستەوە بنکەی خۆمان گواست بە هەمان شێوە لەگەڵ کۆمەڵای ئاوارەکان لە شێخەڵاو بووین شەڕی ناوخۆ هات لە شەڕی ناوخۆ لە ڕاستی دوو خۆپیشاندان کرا ڕۆژ یەکەمیانەوەی کە پێشتر سەیعەلی چووە سەریەوەی مەلا بەختیار کەی قسەی کرد خۆپیشاندانی یەکەم کە کرا لای باتە کۆبنەوەکە کرا بەڵام ترسێکی زۆر گەورەمان هەبوو لەوەی کە زانیمان لە کۆنتڕۆڵی ئێمەیان نەماوەتەوە بیرمە ئەو کاتە ڕێکخراوی ڕزگاری ڕێکخراوی تێکۆشان بڵێن ئەوانش هەموو هاتن لێ قسەش کرا لێ شاپور بە دەنگی بەرز بۆ دەنگی خۆی یادی بەخێر قسەی کرد لەوێ وتمان ئەبێ خۆپیشاندانەکە لێرە کۆتایی پێبین لەبەر ئەوەی خەڵک لە دەسەڵاتی ئێمە چێتە دەرەوە بە فعلیش خۆپیشاندانەکە ڕێک ڕووی لە محافەزە کرد ئەوە بوو مەجموعەیەک لە بەرپرسەکان لێوە بوون ئەوان ڕایان کرد مەلا بەختیار لێوێ قسەی بۆ خەڵک کرد بەڵام خۆپیشاندەرەکان لێوێ نەوەستان لێ گەڕانەوە چوونە سەر لە قەیدوو پێماوە کاتە لای میدیا بوو لای ینی لە قەیدوو تەقییان لە خەڵک کرد خەڵک بریندار کرا ینی شەوەکەوان بۆ ڕۆژی دووەم خۆپیشاندانەکە دەستی پێ کردەوە ئەوە بوو ئەمجارە منەظەمتر لەگەڵ ڕێکخراوەکانی ترە تونوتۆڵتر قسە کرا بوو هەموو هاتن ئێساش کاک لەشکری مەربیرە هات سەیعەلیەکەی خۆشمان لێ بوو ئەوانە لەگەڵ سەیعەلی من بڕوان بە خۆپیشاندان نەبوو وەک شەخسیێڵم بڕوان پێی نەبوو وتم لێمانەدەن
وە خۆپیشاندانەکەیمەش 1 ساعت لە شەڕێوان ڕناگرێ بەڵام دێم لەبەر خوێنی هاوڕەکان کە داخێن کە ڕۆشتین بەڵام جوانیەک لەو خۆپیشاندانی ئەو ڕۆژی دووەم هەبوو بیرمە دکتۆرێکە بۆ دکتۆر هیوا دکتۆری چاو ئەوانە هەر هەموو یەک کۆمەڵە خەڵکی ڕۆشنبیر بوون پەیوەست بوون بە خۆپیشاندانەکە و یەک زنجیرەیان دروست کردبوو لە پێش خۆپیشاندانەکە ئەو قۆڵیان کردو بە قۆڵێک ئەوە ئاڕۆشتن ینی یەکەم جارم بوو خۆپیشاندان بەو شکڵە مەدەنی خۆی ببینی ینی ئەمەوانی هەر خۆپیشان هاوار و بڕۆ هەرێکەکەی بەلایەکە ئەوە بووی ترەوە بوو کە گەشتین لێوە و شاپۆران قسەیان کرد ژنەکە لەسەرەوە قسەی کرد لێماندرا ئەوەی لە سەرەتاشەوە هاوڕێ قادر ئاماژەت بەهانێ ناو کرد بەڵام من ناوەکان ینی ئەو کاتە لە دوای لێدانەکە بەیاننامە و کێکێتی بێکاران بەیاننامەی خۆمان بۆ ئیدانەی تاقەکان دەرکرد بەڵام ئەم کەسانە ینی لە دەستانی جانی دوو هاوڵاتی خالد خەلیل حەمەدەمین حەمید حوسێن برینداربوونی هاوڵاتیان ڕەفعەت ساڵح خزر سۆفی مامەن جەوهەر ئەنوەر عەبدولجەبار عومەر قاسم قادر معروف سوارە مەولود و جەوهەر جعفەر حوسێن ئەمانەش بریندار بوون لەو تەقەی کە لێمان دەرا ئەوەی کە کوژرا پێم وایە کوڕ هاوڵاتێکی عەرەب بوو عەرەب زمان بینێکی دەرس کردووە قەتایەکەوانە ئەوە لەوە درا مەحەتات بڵێن بێکاران لە نەتیجەی سراعەکانی خۆی و لەو فکری کە ئێمە خۆمان لەن ئەوەی لە ناو مێشتی ئێمەیە بۆ ئەوی لە ناو خەڵکە هەبووی زۆر جاریتر لێ هین ناکەوت یەکیان ناگرتەوە لە حەقەتە بەڵام هەوڵدانی زۆر هەوڵدان کرا مەسەن پەیوەندیکردن بە کرێکارانی مەڕمەڕەوە پەیوەندیکردن بە کرێکارانی دەواجنەوە گەڕان بەسەر کارگە ئەهلەکانە هەر لەو کاتەیە مەسەن لە هەولێر خاستەخانەکانی هەولێر خۆپیشاندانێکی گەورەیان بەڕێ کرد لە 15 سێگەر هەڵە نەبم حەماڵە دەرکراوەکانی گومریکی هەولێر خۆپیشاندانیان کردیان ڕێپێوانیان کرد لە 14 مەبەست کۆمەڵێ لەو کاتێکارانی مافور کاک گۆرانەوان ڕۆژێک کارانی نەسیج ئەوە بوو لە دوای خۆپیشاندان من و خالد لەگەڵیان نابووین ئەوەی گومرگ خالد ئاسەفەقێ ئەوە سەلاح چاوشین شەو کاتە لەوێ بوو کرێکارانی نەسیج مانگرتنیان کرد ئەوە بوو کەوتنە بەرگرتن لەلایەن کاتە یەکێتی باڵادەست بوو لەوێ یەکێ لەوانە کە زیندانی کرا سەنگەر بوو عەبدوڕەحمان مەولود خۆی شاردەوە چکۆ عەبدوڕەحمانیش لەوێ ئیشێ کرد یوسف لەسەر ئەو کوشتنی ئەو کەسێک کە عەرەب بوو ئەوە لە فلکەی بابن لای کۆتری سەلام کوژرا عیش پێ بوو نووسرا بوو أوقف القتال أقر لا نريد الدمار إخوانكم عرب من بسمي تكيرانا جيش بلام خينكي ولا في تكلي يقول رسمي أولى في تم قرت ولا قلت خينكا فارستوما بلام أولا نوتو تشوار بو أبزار ما مصطفى نوتو تشوار بو والله ماني حوتي بينجي نوتو تشوار يا شاشي بينجي نوتو تشوار دش بشرينا خو بشاندانا والله روش اليوميش هناك ابو اخر من عفوا اخر دقه دكتور بشتيوان تشكاهين تشول ودواي اوي اما تسنكسي معنا حتى الرياض يجدقمانا ما بوا هين دكتور بشتيوان لا ديشيهم او دقيقه لا ديشيهم وانا بقول لا دي بويان مشتانا بو لو نوعانا بو تكسيشي لادي هبو شتيكي واو دكتور بشتيوان عبد الله يعني خوينا بو زي شو ايه هين شاپور و هين لا شان قرتبو فقيراو هاتساوي هاتبو خوارو تساوي زقو وازانا ميستاك چكو ايما هجنونا فلوه ماينوا دواي چوين بلونگو اشتكان ماندا قرتو اشتكان مانين كرت هلوه ما بوينوا يعني او ببرنداري بيني مانو كرا وازان ميستاك تساوي زقو بو كرا ما لو اسمر بو بداخو يادي بخير
ئێکێتی بێکاران ڕاستکی دەوری زۆری گێڕا لە ئاهەنگە کرێکارەکانە ئەو کاتە بە تایبەتێکی ئەیارە لە 8 مارسۆوانە ینی نەوع دەوری قیادیە بینی دیارە لەگەڵ سرعاتە گەورەکانی مەسلەی حزبە ینی بە تایبەت حزبی کۆمەنیستی کرێکاری لەو سەردەمەکە یوس هەشمونی خۆیە بێ سعلی ئێستاش ئەوەم لە بیرە بۆیەکی یار بوو کۆمیتەمان پێکەناوی ئێمە ماوەت سەر بەخۆینەوەوانە و کائمێکەتی بەکارانگەش ئەو ژێت نەکاکە ئێوە حزب ئێوە جەماعەتی ینی حزبی کۆمەنیستن ئێوانە ئێمەش حاشامان لێکرەوە بوو قرار بوو کۆمیتە دروستکەین سعلی دانیشتی وەڵا لەولاوە دلێر کڕگڕهات لەو سەرهاتە ژوورە دەست کرد وەرەقەیەکێدا هەر یەک نەفەرە وەرەقەیەک ناهینە نامەیەکی داخلی حزبی کۆمەنیستی کرێکاری و بۆ چۆنەتی بەڕێوەبردننی یەکی یارە سعلیوتی ها نەموت من زۆر تووڕەوە کاتە لە حەزبان یەکسەر بەیاننامەکەەوە دڕان و فڕدانەوەی بەڵام مەبەستم خودی کارەکانە یەکێتی بەکاران کارێک کرد جددی بوو ئیشچی کرد بەڵام کۆمەڵە ینی فەهمی غەڵەت بۆ مەسلە ڕێکخراوی جەماوەری ئەوە بۆ ئێمە کۆبنەوەی گشتی خۆمان کرد لە کۆبنەوە گشتەکە کۆمەڵی خەڵکی کە هاتە ناو یەکێتی بێکارانەوە بەڵام ئەو سکتاریزمەی کە لە زەهنێتی ئێمە هەبوو بۆ ڕێکخراوی جەماوەری بۆ شێوەی کارکردن ئێمە نەمانتوانی بوو لە حەقیقەتە خاڵێک هەیە چەپی نوێ لە کوردستانە ینی چەپ نوێ بۆ سەردەمە ئێمە زۆرینەی ئێمە لە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانەوە هاتبووینە دەرەوە مەسلەی ڕێکخراوبوون و کاری ڕێکخراوبوون زۆر خراپ بوو ینی کۆمەڵی ڕەنجدەران ئەزمموی ڕێکخراوی جەماوەری نەبووە هەر کەسێ بێت قسە لە ڕێکخراوی جەماوەری بکە بێ بۆ حزبی شوێعی بگەڕێتەوە چکۆ ئێمە باگراوندەکەی ئێمە کۆمەڵی ڕەنجدەران بوو بە هەمان منتاڵەتێکە ئەوان کاریان لەسەر ڕێکخراوی جەماوەری کرد ئێمەش کارمانە کرد ئەوە بۆ خۆی ینی زەربەی تونی لێ ئێمەدا بوو بۆی کە نەتوانین لە واقعە ببینە ینی پایەکانی ڕێکخراوی جەماوەری بەقووتکەین ئێمە ڕێکخراوی جەماوەریمانە کرد بە هەمان ئەو منتاڵەتی کە حزبێک ئێوە دەسەڵاتی سیاسی بگرێتە دەست دیارە لەو هەموو وێزگانەیە ئێمە پرۆژەی کاری ڕێکخراوی جەماوەری ئەوانەمان هەمووی تەقدیم بە ئەو کاتە کۆسرەت ڕەسوڵ کردەوانە وعدیشیدا کامە لە وەزارەت بیخوێنەوە ئیشکەنەوەوانە بەڵام ئەوانە هەمووی وعدە و وعود بوون من نامێ زۆرتر وەختانێ بەرم بەڵام بۆ هەر زانیاریکی زیاتر لەسەر مێژووی یەکێتی بێکاران من لێرە داوا لە ئەو ڕەفیقەمانەکەم کاک ڕەنجەر کە دوای بیخات سەر شاشکان بێکاران wordpress.com ینی بۆ خۆشمە نووسم ئەوە زانیاری زۆری تایە سەبارەت بە یەکێتی بێکاران و مێژووی یەکێتی بێکاران لە شاری هەولێر بە تایبەت سوپاسدانەکەم زۆر سوپاس کاک گۆرانبەری بڵێن هەموو ئەو جوڵە و چالاکیانە بە شەو نخونێشی سەدان کەسی بووە بە جیرفانی بەتاڵ و بە تەحەدای چەندە جیرکەرێک و پارتی وێچێتی ئیسلامیەکان ینی چکۆ ئیسلامیەکانش ئەو دەمی ڕۆڵیان لە سەنگەری گەل نەبووە بەڕاستی لەگەڵ دژی خەباتی جەماوەری بەدەرلەوەی جودشیان نەبوو لە خەباتی جەماوەری تا ئێستا ئیسلامیەکان نانە ناو خەباتی جەماوەری کاک عەلی هاوڕیانی چه دوو دەکا دوایی شت ئەگەر شتێکی گرنگ کاک عەلی ئەگەر شتێکمان لەبی کردبێ یان بتێ بەسەری بڵێ بفەرموو لە چەند دەقەیەکدا بەڵێ والله باشە زۆر سپاس لەو کاتەدا ئێمە جگەلەوە کۆمەڵی ڕۆشنبیر لە قائمیدیا کۆبوونەوە ڕۆشنبیرانی ئاشتی خوازمان پێکێنا ئەوە بوو کاک جەمال کۆشش و ماوەسا کەماڵ غەمبار و ماوەسا مەدحەت بێخە و منەوە یەکەم جار بوو لە هەڵبژاردنێک لە ناو ڕۆشنبیرانە دەنگ بێنەوە چوومە ئەوێ یەکەم جار بوو لە ئەولێرە ساڵی 95 کۆمەڵەشتی تر مەسەڵەن ئاوارەکانی دارەتوو خۆپیشاندانێکی زۆر زەخممان کرد ئەوە بوو باسم کرد ئەنجومەنمان گۆڕی ئەرزاقی 2 مانگ بۆ هەموو ماڵەکان بۆ هەموو مجەمەعەکان هات بەس بۆ دارەتوو 60 لۆری ئەرزاقات ئەو خۆپیشاندانە زۆر زەخم بوو و خۆپیشاندانێکی وە هەر لەو کاتەشدا ئاگادار بوون بەرنامەیەکم و بە ناوی مام ڕەنجەڕەوە هەیاسە لە کوردستان چ باسە ئەو بەرنامەیە لەسەر ئاستی هەولێرە توانم بڵێم ناڵم یەکەم چکە من نازام یەکەم هەیە یان نیە هەبوویانەوە بەڵام بەرنامەیەکی معارضی باش بوو منەمە هەر بە کورتی یەکەم کاتێکە جمهوری ئیسلامی ئێران هجوومی کرد بۆ سەر کۆیەوەکو باسم کرد بە کورتی ئێمە ڕۆڵێکی زۆر باشمانە بوو حتا ناوەندی سەردەمیش
هاتن چون وەلای کاک عەبدوڵای حەسەن زادە حتا قسەیەکی گوتی خۆزگەم ئێمە 2 ملیۆنمان بۆ ئێوە بەخێو کرد ئێوە نەتانتوانی 2000 بەخێوکەن خۆزگەم ڕێکخراوی هێتری وەکو ئاوەڕەن فال لە کوردستانە هەبووە ئێمەوەمان بەسەر ناهات کۆمەڵی خاڵی دیکە ئەوە بوو ئەوەی قاعەی میدیا لە قاعەی میدیا ڕۆژێ یادی 8 مارس بوو من حەزەکەمەرەوە بە کورتی باسکەم بۆ یەکە دوایش باس کرێت لەبیر نەچێت لە ناکایەکە ئیسلامەکان دەستیان کرێت تەکبیرکردن دەستیان کردە تەکبیرکردن شەید شاپور یادی بەخێر دەمانچەی ڕاکێشە ئیتر بووە هەراهوریە وەڵا دەرچوینە دەرەوە لە قاعەکە برادێکم فلە سوورەی ناسن فلە پەلەماری نەیشدا پرەوتم دانیشە تۆ سوورەی داخر سوێنە دەباسنەوە تۆ چی داوەنەوە وەڵا برادێکی تر شورتە ناوەکەی ناڵم شورتای ناسنیەوە وسێرەکەم وا پەتێکی کردوەتە من کابرایەکی ئیسلامیە ناتی گوتم ئەمە بە ئازادکەین گوتی بۆ گوتم کاکە گیان ئەمە دیل هەبێت دوای یەکجاریوان بە ئیمتیحانی دێنەژورەوە تۆ مەسەلەی دیرگرتنەوە ئەم شتانە هین نابێت یعنی ئەو مەسەلەیە مەسەل دوایش ئەوە بوو ڕزگارمان بۆرە و تۆ شوان حتا دەستپەرخەکە وازام شوانداوری کردی وا بزانم نازانم تر کام لابوو کردیان بەڵام 50 ڕێکخراوی ئەو کاتە ئیمزای کۆکراوە من لامە 50 ڕێکخراوەکە کە ئیدانەی ئەو کارەیان کرد یعنی لەو کاتەیە هەموو ڕۆژێ ئێمە چالاکیمان نەبوو لەو سەردەمەیە هەموو ڕۆژێک حتا لە وەختی شەڕی ناوخۆیە ئێمە 1-2 کۆڕیشمان لە وەڵی ڕێگا لە مەقەڕی حیزبی شووی حتا کۆڕێکی من و کاک عەباس نادر و عەزەدین یادی بەخێر مامۆستا عەزەدین مستەفا ڕەسوولی شاد لێ بوو یەکەم جار بوو ئەوها بەرەو ڕووی بوومەوە یعنی بە شێوەی گشتی ئەم چالاکیانەی کە باسمان کرد قەترێ بوو لە دەریایەک هەمومان چێ هین بێکاران چکە بێکارانە وەختە قوتابخانەیە بوو بۆ خۆی وەڵام من لەو کۆبوونەوەی هینیش بەشداریم کرد ئەوەی گلکەم لەگەڵتانە بەس نەمزانی ئەمە دامەزانی بێکارانە چکە ئەمان فسکە فسکیانە کرد ئەوەی حیزبی و مزبینە وایە نە یعنی ئاگای لە زۆر مەسەلەکان نەبوو یعنی من بەم چەپەی خۆمەوە ئێمەشیان قبول نەبوو کاک دەشتی دەباشە بەرە سبینێمانە بێنە سەر حکومای باشە نەختێت کاتر 4 پارتە قبول ناکەن کە من نەختێلیانەوە نزمیکیش بوو یعنی ئەوە خۆی ڕەخنەی گرت لە ئیش و کارەکان ئەگەر وانە بواە چ کۆمەڵی ئاوارەکان چ بێکاران باوەڕ کە دوو ڕێکخراوی زۆر عەزیم و زۆر گەورە بوو یعنی ئەوەی کە زەربەی لە شاپوردا حیزبی کۆمەنیست بوو دەسا کابرا لیاقەتی سەرکردایەتی هەبوو هاوڕێمان بوو خۆت لەوەی شێت ڕۆفا تۆ ببینت دێ بە من گوت تۆ بچۆژێرە وتم نا شاپورە چێت لەبەرەوەی من ئەگەر ئەو لەگەڵما ئیشی کردو ئەزانم ئەو لە من باشتر قساکات مەبەستم لەوەیە یعنی ئەوەی کە کۆمەڵەی ئاوارەکان ئەوەی کە بێکاران ئەوەی کە ژنان ئەوەی کە نازانم چی کوشت ئەو حیزبایەتیە سکتاریستە بوو کە نازانیت حتا حیزبی شووی بۆ خۆیان سکتاریست بوون لە زۆر شتا کاکە یعنی من بۆ خۆم پێشمەرگە بووم لەگەڵانە نانێشت قسە بکەم ڕادێنان لە وەختی ئەخباری کۆمەڵیا لێمە شاردەوە نانێشت مەبەستم لەوەی یعنی ئەمنەوە عەقلێتە تۆ ئەگەر ئێمە 180 لەگەڵتان نزیک بین 120 نییە ئەبێ ئێستا ئێمە بەدای 150 گەڕێنێ 50 لەمانەوە نزیک بێت ئەی باشە بۆ بە 85 و کاتە ڕازی نابوون بە شێوەی گشتی ئێمە بەشێک لە چالاکیەکانی خۆمان بڵاو کردەوە دەیان چالاکی تر هەیە بۆ نمونە 25 دیناری ئلغا کرایەوە من خۆپشاندانمان ڕێخست لە دارەتووە نازانم چی کرا خۆپشاندانمان ڕێخست یعنی ژیانی ئەو وەختانەی ئێمە ژیانی نیقاش و خۆپیشاندان و کۆبوون و ناڕزایەتی و سمینار گێڕان بوو بەڵام لە هەمووی گرنگتر ئەوە بوو لەگە کۆمەڵی خەڵکە مناقەشەتە کرد لەگە کۆمەڵی خەڵکە چالاکیتە کرد نەخۆی کاندی دەکرد نەخۆی دەفرۆشت نە ئەم سەر و ئەو سەرێ کرد بیر و باوەڕەکە ڕاستە بە سکتاریستی دەیکرد بەڵام دڵسۆز بوو بیر و باوەڕەکەی خۆی مامە گۆران ڕاستە سکتاریست بوو بەڵام خۆشیەکەی لەوەیە بوو کابرا دڵسۆز بوو هەرچە حیزبێ بوو دڵسۆز بوو بەڵام بەداخەوە ئەو جوانیانەی ئەو وەختە نەما ئێستا کابرا وا چالاکبان لەگەڵتا چالاکمانە وەختێکە زانیوە لە سەفارەتی ئێران وەختێکە زانیوە لە سەفارەتی تورکیایە وەختێکە زانیوە کاندیدا هاتووە ڕیکلامەکە بۆ خۆی وەختێکە زانیم حیزب و حیزبەکە نا یعنی نییە ئەو قیەمە گەورەی ئەو کاتە هەبوو ئەو جیلە هەیبوو گرنگترین شت ئەوەیە ئەو قیمەتە ڕاستە ڕەخنەگرتنەوە بۆ سێم پیا بوو
بەڵام قیەمێکیش لەگەڵیانەما لەگەڵ ئەوەیە کە قیەمی دڵسۆزی قیەمی مەبادەی ئەخلاقی قیەمێک کە فقی پێ بکەیت بەیانی بۆ هەر شتێک نییە. ئێستا زۆر برادرمە بنیانە بوو لەولەرەوە تۆ لەگەڵ پیرەکانە چالاکێک من چی بکەم کاکە من ئەمانە شارەزایان کە شارەزای نەبی ناتوانیت سپاس بۆ ئێوە سپاس من دەمەیەک دووشت بڵێم یەک گلکان شوێنێکی زۆر گرنگ بوو مکاری چالاکی ئەوانە لە بیرمان چ ئاماژە پێ بکەن ینی باقچەی گلکان بەڕاستی زۆر تەجەمع و شوێیەکێک لەو شوێنانەی تر بوو. دوو ئەو سیارە سوڕانیش بەلافی کە سیارە دەگرت و خەڵک علی ئاگادار دەکردەوە ئەم بۆ خۆمان لە ساڵیانی بۆ شەیبوونی شەیدڕە و پیکەبێکمان گرت بوو دەسوڕانیەوە بە مکەبیرێک بەگەڕەکەیاندا دەسوڕانەوە شێوەیەک بوو لە ڕاگەیاندنی چەپ و خەڵکە ئۆپۆزیسیۆنەکە وەسێ زۆربەی ئەو شتانی کە دەکرێن مەسەڵەن کاک عەلی کە باز دەکات لە دژی ئیسلامیەکان 50 ڕێکخرا و ئێوە بیر بکەنەوە بڕوا بکەن هەمووی ئەمین و کاک سەرکەش و کاک بردوورە کاک شوانداردی ڕزگاری مامبۆرەی یعنی هەر 50 ڕێکخراو تقریبا زۆربەی ینی بەشش کاک عەلیوان لەلایخوانەوە ئیمزا کرد لەگەڵ دابوون بەڵام بە پێ دەسوڕاینەوە یان بە پاس ئەو بارەگای بکە ئەو بارەگای بکە خۆ نەبوو بە مەیل بۆی بنێریە ئەو بێ تاوەکو ئەو ژمارەیە پەیداوە ینی بە فیختامە ڕای بۆ تەوقیعەت چوومە مەسیف سلاح الدین بە قورئان چوومە مەسیف ینی خەبات ئاوا سەخت بوو کەسی ئاوا بە حەماتش لەمان کرد هەمووشمان جیرفانمان بەتاڵ بوو جیرفانمان بەتاڵ بوو بەرحاڵ کاک دەشتی ئەگەر لە چەند دەقەیەک کورت شتێکی زیادت دەتەوێت بڵێ وەڵا هاوڕێ قادر تۆ 10 دقەتدا بە عەلی دەتەوێت چەند دقەیەک قسە بکەم من قسەم زۆر ماوە چەنە کێشەنیە 5 دقە دەکەم کە بەڕاستی من باسی قۆناغەکانی خۆپیشاندان و چالاکی سیاسیەکانی خۆم نەکردەوە ناشیکەم لەبەرەوەی من هەر لە خۆپیشاندان دژی شەیدکردنی ڕەوف کاملەوە بەشدار بوومە تا ئەو وەختەی کە جیراشم 2 مانگ و نیو لە سزم بووم ئەوە باز ناکەم دێمەوە سەر ناوەندی ڕۆشنبیری سەردەم بوارە ڕۆشنبیریەکە کاک دەشتی من دەمەیەک دووشت بڵێم تخوایە قەوستا لە بیرمان نەچە لە هەولێر کۆمەڵک کۆمەڵکوژی هەبووە کۆمەڵکوژی و کۆمەڵکوژی شاری هەولێر 16/5/97 بەنمونە کۆمەڵکوژی محەممەد حەلاق و هاوڕێکانی لە 2/11/95 بەنمونە کۆمەڵکوژی سوورچەکان لە هەولێر ڕوویدایە کۆمەڵکوژی کۆمیتەی مەسیفی یەکێتی ڕوویدا ئەوانە کۆمەڵکوژی کاریگەری زۆر خراپی لەسەر هەولێر دروست کرد زائیدەن بابێنە سەر کۆمەڵک تیرۆری سیاسی ڕوویدایە هەر لە دوای ڕاپەڕینەوە لە هەولێر بایزنانەکەلی حاتم ئەحمەد و نووری نالەکەلی سڵاح هەورامی کە ئەوەی ڕسمی لە پشتمانە بەڵێ یانیانە بوون تیرۆر کران خەڵکەی زۆر دەگیرا و دەڕپێنرا لەلایەن منیش کار دەشتی لە سوێش یا بە 20 سیزا گیرام لێ دانیشم خوارد بە قوربان عەلیتان بالۆ خۆشی لەسەر قەڵات توشتی عەلی بووم عەلی گوت لە مامۆستا سعد خزمەتی زیاتریە و پارتێستاک بابم کردێک کەسیەوە دەرداڵە بم وەگەوەی دەشتی دەشتی نارە گوتی ئەتۆ لێت نەدراوە گوتم ناوەڕە گوتی وەڵام من لێشم دراوە گوتم جا گوناحی من چییە بەرحاڵ ئەگەر ئیجازە بدەن بەڕاستی ناوەندی ڕۆشنبیری سەردەم ئەمن کۆمەڵێک شت هەیە شاراوەیە منانەیە سەرکەش ئاگادارە بەڵام ئێوە ئاگاداری شکاتێک تەفاسی وردەکاری بەڕێوەبردن هەبووە کۆمەڵێک بەرنامەمان هەبوو کە بیکەی هەوڵشمان بۆدا وادشترا بەڵام لەبەر ئەو شەڕە ناخۆیە نەکرا یەک لەوانە ئێمە پەیوەندیمان لەگەڵ نیشتێتی کورد لە ئەستەمبۆڵ بەستا قراروا بوو جۆرێک لە چالاکی ئێرە بگوازینەوە بۆ تورکیا لە ڕێ نیشتێتی کورد کۆمەڵێک خەڵکی شارەزا و بەتوانا و چالاک مەسەن یەکێکەکو عەلی سیاسی یان وەکو قادر نادر یان وەکو هەر کەسێک کە شارەزایی لە مێژوو یاخود لە چالاکی باری کۆمەڵگە مەدەن ئاران فارە سیمینار و کۆڕ بکەن بۆ خەڵکی تورکیا ئەوان وعدیان پێداین بەڵام دا شەڕ نەیهێشت پەیوەندیمان کرد ئەو بوو کەندال نەزان کە هاتە سەردەم لەگەڵ ئەو کوردناسەر رووسیەکە ناوم بیر چوو
هاوڕێ قادر ئەوەی لە داوت کرابوو لە کۆنگرەی پارتی کوردناسە رووسیەکە ناوی چ بوو؟ جەلیلی نا بەڵێ خان جەلیلی دەڵێ نا رووسیە کابرا رووسیە لەگەڵ کەندامەزان کوردی رووسیا بۆردیخانی جەلیلی نا کورد نییە هەڕووس بەڵێ نازانم ئەوان هاتن بۆ ناوەندی ڕۆشنبیری سەردەم قسەمان لەگەڵ کردن لەسەرەوەی پەیوەندیمان دروست بێ لەگەڵ رووسیا وعدشیدا گوتی تەنها یەک شت بکەن ئێوە پاسەپۆرت پەیاکەن ئەمن ڤیزەتان بەوەردەگرم بەڵام ئەگە پاسەپۆرت پەیانەکەن ئەمن ناتوانم پاسەپۆرتیشتان پوپیاگە ڤیزەشتان بۆ لێدەم ئەوە بۆ شێوە لای خۆت کامیرەکات وبی باش دەرکەوی لای ئەو وەختە پاسەپۆرت نەبوو بەڕاستی هەتا نەستان گوتی من بەلۆری کتابتان دەدەمێ بەڵام نەقلەکەی عادی خۆتان دوایە ئەو گوتی کاکە نیوەی نەقلەکەشتان دەدەمێ بەس ئێوە هاوکاری ئەوە بوو ئەوەش شەڕی ناخۆنی هێشت ئەمە لە ڕێی مامۆستا محەممەد جەباریەوە ئێستا نازانم چی لێ هاتووە بەڕاستی ئەو لە ئەمریکا بوو سەرۆکی ئەنیستیوتی کورد بوو یاخود سەرۆکی ئەو ڕێکخراوە ڕۆشنبیری لە ئەمریکا بوو هات سیمینارێکی کرد لە ناوەندی ڕۆشنبیری سەردەم ئەوش قراروا بوو پەیوەندیمان لەگەڵ ئەمریکا بۆ گرێدا دایەوە بوو لە وەختی شەر ناخۆی ڕۆی و نەگەڕاو ئێستاش هەواڵی نەمار هیچ هەواڵی نازان ئێستا ژەگرێەوە هەواڵی بزانن زۆر باشە یعنی هەتا ئەوە بوو سەفەرێکیان حکوومەتی ئێران هات سەردانیان کردم گوتی زەمە ڕسمەکی قاسملومان هەڵواسی بوو ڕسمەکی بارزانیشمان هەڵواسی بوو ڕسمەکەی قاسملو لەسەر ئەو کتێبێکی هەبوو کورد و کوردستان بەرج کتێبەکەمان لەگەڵ دانا بوو ئەوەی مام مستەفاش ڕۆژنامەیەکی ساڵی 61 بوو ئەگە غەڵەت نەبووم ڕۆژنامەکەی خەبات بوو بە کۆنی ژمارەکە هەڵمان واسی بوو هەرچیانەتەیەک دێوەدانەمە خەڵکی سیاسینەوەتە ڕسمی سەرکردەی سیاسیتان هەڵواسی وەکمان ئەویان مەلا مستەفای بارزانە ئێوە کێشتان لەگەڵ پارتی هەر نییە ئەسڵەن ئەوە یەک دوو ئەو ڕۆژنامەیەکی کۆنی مێژووی ئەو حزبەیە هەڵمان واستیوە وەکو بابەتێکی ڕۆشنبیری جگەلەوەی کە عەبدوڕەحمان قاسملو ئێمە لەبەر بابەتە نووسراوە مێژوویەکەی هەڵمان واسیوە ئەگەریش خۆمەنی بابەتێکی باشی هەیە بە کەڵکی مرۆڤایەتیات شتێکی نووسیوە کتابەکەمان بۆ بن ڕسمی خوێنی شەڵدازی کێشەمان لەگەڵەوە نییە ترەوان هەتا ئەوا دیانیا گوتیان ئەگەر ئێوە تەنسیق لەگەڵ ئێمە بکەن ئێمە سنتەرێکتان بەشی ڕۆشنبیری دەگوازنەوە بۆ ئێران ئەوە کەریم هەتا دواتر سەیەکی بە ئێران وروتی ئەمانە بزانێت چۆن دانێت ماکەنە جاسوسی خۆیان بزانێت چ ڕێگایەکۆ دانێت ماکەنە جاسوسی خۆیان ئەیترەوە بوو کۆمەڵێک کتابی ئەو نامیلکێشی ئاگەریان لە ئێوە جێهێشت بەرحاڵ ئەمە کۆمەڵێک پەیوەندی تکەمان ویسمان دروستی کەین لەسەر بۆرمە لە ڕێکەندا نەزانشمان پەیوەندی دروستکەین لەگەڵ ئەنیشتۆتی کورد لە فڕەنسا نەکرا لەبەر دیسا لەبەر شەڕی ناخۆیی ئەنی کۆمەڵێک پرۆژەی تکەمان هەبوو بۆ نمونە مەسەڵەن ئەگەر بکرێت لە داهاتوو نامیلکەیان گۆڤارێکیان ڕۆژنامەیەک ئەگەر بکرێت ڕۆژنامەکە مەسەڵەن هەفتەنامەش بێت بۆ ناوەندی ڕۆشنبیری هەموو کار و چالاکیەکان و یاخود ئەو بابەتانێک کە بواری ڕۆشنبیرییان مێژووییان فکریان سیاسی تێدا بەڵاوکەینەوە ئەوەش نەکرا وەڵحاصڵ ینی ئێمە کۆمەڵێک پرۆژەمان هەبووی نەکرا یەک لەو پرۆژانە کە ویسمان بیکەین کردنەوەی لق بوو لە مەسەڵەن لە سلێمانی یان لە دهۆک چونکە دەمانویست ئەو پەیوەندی یاخود ئەو پردە دروستکەینە نێوان بەتایبەتی بادینان و سۆران کە دوای هاتنەوەی ئەم دوو حزبە بەڕاستی تا ئێستاش لەگەڵدابی بادینان لە سۆران دابڕاوە تا لە مەسایلی خوێندن و نووسینش حکومت لەوێ بە زمانی بادینیە حکومت لێرە زمانی فەرمی حکومت لێرە سۆرانیە زمانی فەرمی حکومت لە بادینان بادینیان ئەمە گرفتێکی دروست کردووە بەرحاڵ هەموو ئەوانە ئەو شەڕە نەگریسەی کە تا ئێستا بەردەوامە بوونە هۆکار کە
ئەمە ناتوانین ئەو کار و چالاکیان بکەین. لە کۆتاییدا من دەڵێم کۆمەڵێک شت کە من بۆ خۆم لە ناو گەرمەی هەموو ڕووداوە سیاسی و ڕۆشنبیری و ئەو گرفتانێک مامۆستا قادر باسی کرد بەڕاستی کێشەکاندا بوومە تا من بۆ خۆم بەبێ هیچ تەرەفێکی سیاسی بووم 2 مانگ و نیو لە سزنکرام لە ئاخری بەمنیان گوت ببوورە بە غەڵەتمان گرتووی ئیتر من قسەم نەما و کاتێکی خۆش بووە. زۆر سپاس کاک دەستی دەبێت بڵێن شتێکی زۆر مایە یعنی مەسەسا زۆر لاپەڕی گرنجکە مایە کە دەکرێت لە ئەڵقەی تر باز بکرێ مەسەرەن ئەو هێرشەی یەکێتی بۆ سەر ئێران یان لە سیوێکی ئابەر لە سیوێکی ئاب بەڵام بۆ خۆستان زەوا بەرەو 4 سەعات دەبووە و خوب مەسەرەن خۆپیشاندان لە بۆ شەی ڕەهوو بەڕاستی تحەول بوو 37 حزب و ڕێکراو پردیان کرد و نزیک 2000 کەسێک بەشداری کرد کە هەمووی یعنی ئەوە جوڵەیەکی زۆر گەورە بوو لە دژی تیرۆر بۆ سەرەتایەک کا گۆران بەس بۆ ئەڵقەی تر بۆ وەختی تر هەر یەکێکمان بەشێک لە ئازارە و لە چالاکی و لە شۆلدوکۆنی خۆمان و چادروبەرمان ئاماژە پێکردیا کا گۆرانەکە توش لە چەند دقەیەک بتوانی مڵەخەسی تر کە گرینگە ویستت بیڵێ دەبیرت چوو زۆر بە کورتی لە ڕاستێ وەکو بڵێن بۆ مێژوو قسە بکەن کە یەکێتی بێکاران لە هەولێر دروست بووانە سەرەتا ینی دیارە باسی ڕۆتی کۆمەنیست ناکەم چکە ڕۆتی کۆمەنیست بۆ خۆی بڵێن بە ماڵ و حاڵەتیایە موجود بوو بە درەنگەوە بەشەکان باڵەکانی تری بڵێن ڕێکخراوەکانی سەر بە کۆمەنیزمی کرێکاری وەکو سەرنجی کرێکاری و یەکێتی خەبات هات نەپشت بەڵام حزبی شوێ عێراق ینی ئەو کاتە کاکاوە پێم وا بوو کاوە ئەوەی ئێستا نازانم ناهاڵسەکەی چۆنە کاوە مەحموود ینی زۆر بەگەرمی پێشوازی لێمان کردوتیەوە کتێبخانەی ڕێگای کوردستان لە بەردەستانە هەموو ژمارەی یەکێتی بێکاران کە دەرەچێ یان دەنگی بێکاران ئێمە بۆتان بڵاوکەنەوە بە فعلیش وا بوو تا ئەو ڕۆژەی کە عەبدوڕەحمان مەولود لە یادی نازانم چەند ساڵی ڕێگای کوردستان و ڕەخنەی لێیان کردوڵا هەموو دەرگاکانیان لەسەرمان داخست لە دوای ئەوە دیارە من ئەوە گەڕێنەوە بۆ زۆفی دیبلۆماسیەتی خۆمان ینی ئێمە لە ڕاستی دیبلۆماسیەتمان نازانی هەرەوە بووکە بە هەمان شێوەیەکەتی کە بەتایبەت مەلا بەختیار نەوەیەک نەرمونیان کۆمەکیان نەکردین کەچی لە کۆڕەکەی مەلا بەختیارە هەر ڕەفیقەی خۆمان ڕەخنەی زەرتوری لێگرت ئەو دەرگانش ئەمە دەرگاکانمان بەدەستی خۆمان بەڕووی خۆمانە داخستیانی لە ڕووی دیبلۆماسیەتەوە خاڵێکە ینی جێی ئاماژەیەوە جێی تەقدیرە هاوڕێ نەزیر عومەر کە کەسێکی کۆمەنیست کەسێکی سۆشیالیستی ئازادی خواز دەسڵێ بەیانی یەکەم بەیانی یەکێتی بێکارانیان یەکێتی بێکارانی دووەکیان دەرکرد ئەو کاتە لە هین بوو بڵێن لە 93 بوو ئیترەوە بوو هەر خۆشی لەمانی 5 بەیان نامەکەی دەرچوو لە 25 ئەو نەزیر عومەر بزر کرا لە 28 تەرمەکەی دۆزرا 28 حوتی 93 دیارە هەر لە سڵێ لەژێر دەسەڵاتی پارتی. یەک خاڵی زۆر گرنگەیە هەرچەند سەعەلی کە چوە سەر کۆمەڵی ئاوارەکان من ئەمێ حەقێک بە کۆمەڵی ئاوارەکان بدەن. کۆمەڵی ئاوارەکان ینی مافی ئەوەی هەیە بەو ڕێکخراوەیە بناسرێت کە یەکەمین ڕێکخراوەیە کە کاری جەماوەری لە دوای نەوەتەکان و لە شاری هەولێر کردبێ بۆ پێشم وایە مافی ئەوان هەیە نەکرد لە هەولێر لە ئاستی کوردستانە ئەو مافە وەرگرن کە ئەوان بوونە ڕێکخراوەی جەماوەریان لەسەر زەمینە بە عەمەلی بە ئەوە ئیش لەسەر کرد. بەداخەوە ساڵەکانی یادکردنەوە لە شەهیدبوونی شاپور و قابیل تەنها بە باڵا هەڵدان و بە ینی سوپەرمانکردنی ئەو کەسایەتیانەیە بەڵام بۆ میکانیزمی کاری ڕێکخراوەیەکان ناگەڕێنەوە. ئەوەی کە سەیعەلی ئاماژەی پێکردەوە کە شاپور ینی ئەوانە کرانە جێگا و ڕێگاکانیان خرایە کوێوە ئەوانە ڕەخنەی تونن و لە شوێنی ترە لە ڕاستی حەقیەوەن بەڵام کۆمەڵی ئاوارەکان ئەو ڕێکخراوەیە بووە کە توانی یەکێتی بێکارانیش لە ژێر هەژمونی ئەوە لە ڕاستی بێت کار بکە و لە دوایەوە ناوەندەکانی تریش هاتن کە ینی کاری جەماوەری لە ئەوان
دەست پێشخەری کاری جەماوەریان کرد لە ڕاستێ تا ئەو کاتەی بۆ مێژوەڵم کە دەستی وەک ئەوەی لینینەڵە یا خاتلبیڵ نەگەشت بوو بە شاپۆر و قابیل ئەوان زۆر ڕۆشنانە زۆر جەماوەریانە کاری ڕێکخراوی جەماوەریانە کرد بەڵام ئەو کاتەی دەستی ئەو یاخەسپەکان کە دوورن لە کاری جەماوەری گەشتن بەوانە کاری جەماوەری لە دەستی ئەو هاوڕێنە ئەرۆ ئاقارێکی تری وەرگرتوانە جارێکە سوپاسی هەموو لایەکەین هیوادارین توانی بێتمان بەردێک بخەینە سەر بەردێک لە کاری جەماوەری لە کاری نوعێک لە کاری سیاسی لە شاری هەولێر لەسەر ئەو تەفاوزات و دانیشتن وەڵا ڕۆژێک لە کۆمەڵی ئەوەرەکان دانیشتوین وتیان ئێستا پارتی کار دێت نازانم کاک عەبدوڕەحمان مەولودمان لەگەڵا دانیشت من و شاپور وەک کۆمەڵی ئاوارەکان عەبدوڕەحمان مەولود یەکێتریش بابزانم کاک گۆران خۆت بووی دانیشتین لەگەڵیانە وەڵا کاک عەبدوڕەحمان گوتی مامۆستا لەشکری هاتبوو سڵاح مەزن هاتبوو پێشتر من تەنسیقم کردم کە ئەوان دێن بۆ ئەوێ و قساکەین یەکەم قسە وتی ئێمە بە پێی وەزنی خۆتان تەعاملتان لەگەڵاکەین یەکفلۆ من ئاغەقەی شینم وەرم کرد ئاخر خۆ ئێمە جێشی سین لە پشتمانەوە نییە کاکە بە کاگۆرانیشم وتم کاکە خۆ ئێمە جێشی سین لە پشتمانەوە نییە کاکە خۆ چوینە دوو خۆ پیشاندارمان کردووە خەڵک بۆ ئازوقە لەگەڵمانە هاتووە بۆ ئازوقە هاتووە لەگەڵمانە مەبەستم لەوەیە یعنی هەندێ جار خۆت یعنی ئەم حیزبانە ئێستا ئەم حیزبانەی تەمەنیان زۆرە تا حیزب تەمەنی زۆرە بێت خۆی بێتە سەر ڕاستی تعقلی سیاسی پێیاکات بەڵام ئێمە پێیاڵێن حیزب بەڵام خۆی تعقلی سیاسی یعنی لە هەر شتێک ئەزمموی وەرەگریت ئەگەیتە ئەوەی کە یعنی تۆ هەندێ جار هەیە باس حیزبی شووی بکەین نمونێک تامە بێنەوە من لەگە مامۆستا بادینی زۆر بەرنامە کرد نیو دقه حیزبی شووی لە ساڵی 49 لەسەر جادا لەسەر وەرەقەیەوە حکومەتی تەشکیل کرد بە هادینەری عمری 21 ساڵ بووە لەسەر جادا حکومەتی ڕوخاندووە جەبر و مەبرومانەوە حکومەتیان تەشکیل کردووە بەڵام مەبەستم لەوەیە وەزارەتێکشی بە خۆی دانەناوە سەیری کە وەزارەتێکی یعنی هەندێکدا تعقل مهمە یعنی تۆ دەرگا لە خۆت دانەخەیت بەڵام بزەبت ئێمە خۆ هەموو ئێستا ئێمە دەرگای کوردستانمان هەموو لە خۆمان داخستو ئێران تورکیا سووریا نازانم چی کاتێکی خۆش بێەوە خوا کە هاوڕێ قادر نیو دەقەش بدەمە نیم دەقەوە لازاریف بوو ئەوەی کە ئەو مێژوون و سەیاخ و کوردناسەی رووسیا هات یەکر لە شتەکانی کە زۆر خافەتی یاخود خەمی بۆ دەخۆم دەستنووسێکی خۆی بەجێش بە رووسی کەندان نەزانیش بە کوردی تەرجەمەی کرد وەسفی هەولێر و ناوەندی ڕۆشنبیری سەردەم و ئەعجابی خۆی بۆ هەولێر و ئەو سنتەرە لەو بار و زروفە ناهەموارەدا کردبوو بەداخەوە لە دوای سیەکی ئابەی شەوتە من دووبارە زۆر سوپاسان دەکەم دەبی بڵێم لەو سەردەمدا هەموو حزب و ئەو ڕێکخراوانە دەیان قائیدی هەبوو دەیان کادیری بە سیقەی هەبوو ئیرادەیەکی زۆر کۆڵاین هەبوو یعنی لە هەموو حزب و بەتابەتی و هێزانەی کەو کات سەب زۆر بەهێز بوو تا نەکەوت بوو لە هەموو ڕێکخراوە جەماوەری هەریەکە و گروپێک سیقەی هەبوو ڕەمزی هەبوو کەوانە دەیانتانی هەردای هەر هەموو ئەوانە بکەن و منەت بۆ خۆشی دوای شت کۆتایی بۆ بێنم لەسەر ئەو نادیپلۆماسیەتە لە هەردوو لامان کاک عەلی دێتەوە بینی ڕازەمە کاک گۆران دێتەوە بینی لە یەکەم ساڵیاتێکی ئایار 92 کرا ئێمە کرێکاری داواجیم بووین چوو بوونەوەیان دەر کۆمونیستەکان دەیان کرد وتیان نابێت قسەکەم بابەک یادی کرێکارە ئەمر کرێکار وەڵا ڕاستی کرێکارانی داواجیم چوینە ئەولای زڵدی حزبی ئەو کۆمەڕەوت و ئەوانە وتمان مزاهرە دەکەین زڵدی گۆرە ناوێکی ئایا یعنی ئەوها لەگەڵ ڕاستم هاتم لەگەڵ ڕاستم دەگەم بە ناچاری گوتیان وەرە أنا مش شو تعرف مش دولة قيوان جسيدا قلتم بيجي كرد بيجي كردستان تمام أنا ما أقول أنا ناسيونال استكيا أنا ناسيونال استكيا هذا شيء لوس باز بويا بدياني كمالك كسيتي كوشريته كبداوي لبردنو من دزانم هريكتان جوهريكن هريكتان لناختان بديان كارثة تشتري بلان 4 ساعات إذا 4 ساعات شبر ئەکرێت لەگەڵ هاوڕێی تر بێن تەکمیلەی قسەکانی ئێوە بکە
کاتێکی خۆش زۆر سپاسی تایبەتیش بۆ کاگرەزدە گراوی کە کاتێکی زۆری خۆی وەک سەربازێکی ون بە بەردەوام لە پشت ئەوەیەدایە کاتێکی خۆش.